ئەوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و بانیتان باش. سپاس بەخوام ڕۆژ دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژ بۆی عزیز پێشکەش بکەین. ئایزانم وەک دەزانن پارەدۆخی تەندروستی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی و وەروەها شاری سلێمانیش بە تایبەتی تر پێویستی بە خۆپارێزی زیاترێ بۆ ئیمێدەین لە تەندروستیەکی باش بن و وەروەها لە خۆپارێزیش بەردەوام بن. وەروەها ئەم ڕۆژ کەوا 11 مانگە ڕۆژێکی گرنگاویش ڕۆژی دەستپێکردنی تاقیکردنەوە نیشتیمانیەکانی یاخود بە کۆلۆریە کەوا پۆلەکانی 12 لە ئاستی عیلمی و وەروەها زانستی واتە وێژەیی و ئەدەبیەکان لەگەڵ پیشەیەکانە ئەمڕۆ دەچنە تاقیکردنەوەکانەوە ئومێدی سەرکەوتنیان بۆ دەخوازین بۆ هیوایی بتوانن نەتیجەیەکی باش و وەروەها بە حاڵەتێکی دەرونی ئارامەوە لەم قۆناغە سەختەی ئابووری و تەندروستی بگرە سیاسی هەرێمی کوردستان ئەو کێشە و گرفتانەکەەوە هاتە پێشەوە خوێندکارەکان زەیانیان بەرنەکەوتوێ لە تەندروستیەکی زۆر باش هابن و لە حاڵەتێکی دەرونی زۆر ئاراما بن. یەکێک لەو تەوارانی ئەم ڕۆخسەیان لەسەر دەکەین بارەدۆخی خوێندکاران و کۆمەڵێک ڕێنمایی وەروەها مامەڵەیان لەگەڵ چۆنیەتی تاقیکردنەوەکانە. و یەکێکی تریش لەو تەوارانی کەوا دەمانبێ بە تایبەتیش بۆ ئەمڕۆی لە هەرێمی کوردستان توانم بڵێم زۆر گرنگە ئەویش مامەڵەکردنە لەگەڵ بەکارهێنانی دەرمان تا چەندێک گرنگە تاک و شیار بێ لە هەمبەر دەرمان وەروە مامەڵەکردن لەگەڵ دەرمانەکان کەوا بۆی دەنووسرێت جیایان کاتەوە زانیاری لەسەر ئەو دەرمانانەی کەوا دکتۆرەکان بۆی دەنووسن بزانێ بۆچی بەکاردێت چۆن لە چ کاتێکا بەکاری دێنێت چۆن بەکاری بێنێ سیستەمی بەکارهێنانەکەی چۆنی بێ یەکمانە مەشتاسی لەسەر چۆنیەتی ئەو نەتیجەی کەوا دەرمانەکە بووی نووسراوە دەبێت بۆ قسەکردن لەسەر کاریگەریەکانی دەرمان یاخود نوعێک لە نەوەکان مامەڵەکردن لەگەڵ دەرمانەوە گرنگە تا چەند گرنگە ئێمە هاوڵاتی کاتێکەوە علاجێک دەرمانێک بە چارەسەرێک وەردەگرین یاخود بەکاری دێنین چۆنی مامەڵی لەگەڵ بکەین بۆ قسەکردن لەسەر بابەتی دەرمان میوانداری زۆر بەڕێز پزیشکی دەرمانساز دکتۆر ڕێهاڵ فەرهادمان کردو کە لێرە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بیت. زۆر سوپاسم دەرفەتە. ئەگەر لەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی تا چەند گرنگە نەخۆشێک هاوڵاتیەکەوە دەرمان وەردەگرێت چارەسەرێکی بۆ دەنووسرێ وشیار بێت لە هەمبەر بەکارهێنانەکەیە یعنی ئەگەر بێت و تاکێک وشیار بێت تاکێکیش ناوشیار بێت لە بەکارهێنانەکەیە هیچ گۆڕانکاریەک دروست دەبێت یعنی هیچ فەرق دەکایە خۆ دەرەوەی چۆن پێی وتراوە بەکاری بێنێت و تەواو خۆی لە ڕاستیان بابەتێکی جەوهەری و زۆر گرنگە و بەر لەوەی کە جوابی ئەو پرسیارە بینەوە پێویستە ئێمە بزانین ئایا دەرمان خۆی چییە بۆی ئەگەر وشار نەبین چی ڕۆیە ئەگەر وشار بین چییە. خۆی دەرمان مادەیەکی کیمیایی لە کورتنی پێناسەیە کە لایەنی باش لەگەڵ لایەنی خراپی واتە ئیفێکت و ساید ئیفێکتی هەیە و بۆ کۆمەڵێک ئاماژ بەکارهێنرێت و ئەوانە بابەتێکی ترن. بەڵام ئەم مادەی کیمیایی ئەگەر بە پێی ڕێنمایی و بە وشاری بەکارنێت ئەو کاتە هاوسەنگیەک تێکەچێت لە بینی کاریگەریە سلبیەکەی لەگەڵ کاریگەری ئیجابیەکەی ئەو کاتە لەوانەیە کاریگەری ئیجابی سلبیەکەی وا بکات کە کۆمەڵە مزاعفات هەندێک جار مەترسیدار و هەندێک جار کوشندە بەڵە بە تاکید بۆیە زۆر گرنگە یعنی نەخۆش گوێ بۆ ڕێنمایانە بدات کە لەلایەن پزیشکی دەرمانسازەوە پێدرێ سەبارەت بە بەکارهێنان و شێوازی بەکارهێنان شێوازی هەڵگرتن و هەروەها کات و چۆنیەتی بەکارهێنانەکەش. زۆر ڕاستە زۆر جار کە نەخۆشێک دەرمان وەردەگرێت بۆ نمونە دەڵێ ئەوەندە کاتژمێر جارێک ئەم دەرمانە بەکاربێنە. ئەم دیاریکردنی تهدیدی کاتە ڕەبتی بە چۆنیەتی کاریگەری دەرمانەکەەوە زۆر جارە بینین خەڵک ناوشیارانەیە مەسەن ساعتێکی ماوە دەیخوا یا ساعتێکی بەسەردا اینجا دەیخوا یان دوان بە یەکەوە دەخوا مەسەن حەبێت یان شروع بێک بێ ڕەنگە زیاد لە پێویستی ئەوەی بۆی دیاریکراوی خۆ ئەمە تا چەندێک خراپە تا چەندێک زیان دەگەێنێ بە هەموو دەرمانێک کە دروست ئەکرێت کۆمەڵێک تعلیمات لە ناو ئەو لیفلێتەیە ئەو پارچە کاغەزی لە ناو دەرمانەکە هەیە نووسراوە بۆی کە نەخۆش هۆشیار بێت لەسەر ئەوەی کە ئەم دەرمانە چۆن بەکاربێنرێ. ئەگەر دەرمانێک کە ئەڵێن ئەو دەرمانە ڕۆژی 3 جاری ئەم دەرمانە 2 جاریا ڕۆژی جارێک ئەمە ئەگەڕێتەوە بۆ سیفەتێکی دەرمانەکە هەڵی گرتووە کە ئەڵێن دەرمانێک ڕۆژی 1 جارمانای وایە بۆ ماوەی 24 ساعت کاریگەری ئەم دەرمانە لە ناو جسمە ئەمێنێتەوە واتە پێویست ناکە تۆ جارێکی تر وەری بگری. پێچەوانەوە ئەگەر وەربگیرێ لەوانەیە کاریگەری خراپ لەسەر نەخۆشەکە دروست بکە و کۆمەڵێ دەرەنجامی خراپ بەسەر نەخۆشەکە بێنێت بۆیە نەخۆش زۆر جار کە ئازارێکی زۆری هەیە دەرمانەکە خوا چاوەڕێ ناکات کە تەئسیرەکەی دەرکەوێت. هەنێک دەرمان هەیە مەسەلەن کە تۆ وەری ئەگری پێویستە بزانی کە لەوانەیە ڕاستەوخۆ یەکسەر تۆ ئیسفادەی لێ نەکەیت
یعنی کەسێک ئازارێکی سەرێشەی هەیە ئازارێکی قورسی هەیە ئێوە حەبێک بخوا یەکسەر کتۆپڕ ئیسفادی لێ بکە ئەمە شتی وانە هەموو دەرمانێک کە ئەچێتە یا بەتابەتی ئەوانی کە بە شێوەی حەبن و لە ڕێی یاخود شروب لە ڕێی دەمەوە وەرەگیرێ ئەم دەرمانە ئەبێ لە ناو مەعیدەیە هەڵبوەشێنرێ لە ناو ڕیخۆڵەیە هەڵبمەژرێ بچێتە ناو خوێنەوە بچێتە سەر خانەکانی تایبەتی خۆیەوە بۆ ئێمە کاتی پێویستە نەخۆشە بێت ئاگای لەوە بێت کە ئەو کاتێ پێویستە بۆ دەرکەوتنی نیشانەکان یاخود دەرکەوتنی کاریگەریەکەی پێویستی بە کاتێک هەیە بۆیە پێویست ناکەن لە ماوەی تا ئەو کاتێک کە کاریگەریەکەی دەرکەوێت جارێکی تر دەرمانەکە وەربگرێت بە پێچەوانەوە ئەو دۆزی کە بووی دیاریکراوە یاخود ئەو بڕێک کە بووی دیاریکراوە ئەو بڕە سەلامەتترین بڕە زیاد وەرگرتن لەو بڕە بێتەوەی دەرکەوتنی کاریگەری خراپە زۆر بە کاکتۆ زۆر جار ڕەنگە ڕێ بکەوێ لە ماوەن تووبیەک لە بەتایبەت ئێساکە لە هەرێمی کوردستانەوە زۆر باوە لە ئەو سەیدەلی دەرمانخانانە یاخود ئەو یادیدەری پزیشکانەی کەوا لە با بڵێن لە کۆڵانەکان شوێنی نۆرینگەیەکی بچکۆلانیان هەیە چوزانم شوێنێکیە بۆ عیلاجدان و عیلاجکردن لەوێ دەچن مەسەرەن دەڵێ سرم دێشێ ئازارشکێنێک یاخود ئەنتیبایۆتیکێک هەر بابەتێک وەردەگرێت یعنی ئەمە چەند خراپە چەند زیانی دەبێت و چەندیش گرنگە ئەو کەسەی کە هەر حەبێکی وەرگر ڕاستەوخۆ بەکاری نێنی خۆی هەریچ تۆزێک معلوماتی لەسەر هەبێ بەتابەت لەم ڕۆژاکە تەکنۆلۆژیا خۆی ئەم پرسیاری بەڕێستان دوو بەشە بەشی یەکەم ئێمە بەداخەوە یعنی ئەگەر هەر یەکێک لێمە ئەگەر سیارەکەمان مشکلەیەکێ بێ بە نمونە بزانین کێشە لە کارەبایاتی ئەم سیارەیە هەیە ئەچین پەنابین بۆ فیتەری کارەبایی واتە پەنا نابین بۆ فیتەرێکە ئیشی گێڕۆمەکی نەبکە لەشی ئینسانیش ینی بەم شێوازەیە هەموو ینی بۆچی تۆ بەلاتەوە ئاساییە بچیت بۆ لای فیتەرێک ینی ڕێگە بە خۆت نای کە ئەگەر سیارەکەت کێشی کاربایە بە بچی پیشانی فیتەری گێڕۆمەکی نەی بدەیت ئاواژ نابێت و ئەبێ مەوزوعی دەرمانە بێت لەگەڵ دکتۆری دەرمانساز پزیشکی دەرمانسازە باس بکرێت وەگەرنا چونکە پزیشکی دەرمانساز شارەزاترین کەسە لە بابەتی دەرمان و کاریگەری باش و خراپەکانی سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەت کە ئاڵەی نەخۆش تا چەند گرنگە هۆشیار بێ نەخۆش پێشەوەی هۆشیار بێ سەبارەت بە دەرمانەکە ئەبێ هۆشیار بێ لەوەی کە نەخۆشیەکەی چییە بۆ ئەوی کە بزانێ ئەو دەرمانی کەوەری ئەگرێت چییە بۆ منە نەخۆشمان هەیە تەنها مەسەرەن مەعیدەی ئێشەیەکی هەیە ئەچێ یەکسەر پەناباتە بەر حەبی مەعیدە ڕاستە یعنی حەبی مەعیدەیەکێکە لە چارەسەرەکان بەڵام کە تۆ چەند جارێک حەبی مەعیدەت وەرگرت و هەشتا هەر ئازارەکەت بەردەوام بوو کەواتە کێشەکەی تۆ لە شوێنێکی ترایە پێویستە سەبارەت بە نەخۆشیەکەت هۆشیاربی دواتریش سەبارەت بە دەرمانەکە گرنگە هۆشیاریمان هەبێت لەبەرەوەی کەوە گوتمان کاریگەری خراپیشی هەیە واتە گەر شتێک بێتەنها کاریگەری باشێ بێ پێویست ناکە هۆشیارێکی ئۆتۆمانە بێت بەڵام دیوە خراپەکەش تریشەوەی کە ئەم دەرمانەگەر بۆ هۆشیاری بەکارنێ کاریگەری خراپ لەسەر کەسەکە جێڵێ لەوانەیە کاریگەرەکە کورتخایەن بێ یاخود درێژخایەن بێت زۆر جار مەسەلەن کێشەی ئەو پزیشکە بەڕێزانەش ئەوەیە دەڵێ کە مامەڵە لەگەڵ نەخۆشێک یاخود هاوڵی نەخۆشێک دەکەین دەڵێن دەرمانەکانی چیان خواردووە مەسەڵەن ڕێ حەبە سپیەکە حەبە ڕەشەکە چوزانم زەردەکە ینی ئەمە چەند گرفت دروستەکە بە پێچەوانەکەشەوە ئەگەر ناوی علاجەکان لەبەر بێت یاخود معلوماتێکیان لەسەر دەرمانەکانە بێ هاوکارە بۆ زوو تەشخیصکردنی خۆی ئەوە ئەرکێکی زۆر قورسە بۆ پزیشکی دەرمانساز ئێمە زۆر جار لە دەرمانخانەکان تووشی ئەو کێشە بینەوە ینی کە یەت دەرمان بۆ خزمێکی یان دایکی یا باوکی وەرەگرێ ئەڵێن چ دەرمانێکی وەرگرتووە ئەڵێ حەبێکی سەوزی وەرگرتو یا حەبێکی پەمەی وەرگرتو ئەمانە زۆر مشکلن بەڕاستی چونکە زیاد لە چەند دەرمانێک هەیە کە هەمان ڕەنگی هەڵگری هەمان سیفەتی فیزیاییە کە ڕەنگەکەیەتی بۆیە ناکرێت دەرمان بە ڕەنگیا بناسرێتەوە و ئەگەر کەسێک بێت و لە ڕێی ڕەنگەوە دەرمانەکە بداتەوە بە نەخۆش پێم وایە ئەمە ڕیسکێکی گەورەیە بە ژیانی و کەسی کە دەرمانەکەی بۆ بێت لەوانەیە بیپێکی لەوانەیە ڕاست بە بەڵام ئەگەری سەرنەکەوتنەکە و بە هەڵەداچوونەکەی زیاترە بۆیە ئەبێت زۆر گرنگە ئاگامان لەوە بێت کە دەرمان یا بەپی ناوە عیلمێک یا بەبێ ناوە تیجارەکەی بە دەرمانسازەکە بوترێ و پێش ئەوەشی کە دەرمانسازەکە بیاتەوە بزانین ئایا ئەم دەرمانە بۆچی وەرەگرێتەوە هەنێک جار نەخۆشێک ئاڵە کاکە دایکم ئەم ئازاری ئەژنۆی هەیە ئەم دەرمانیان بۆ هێناوە ئەگەر مەسەلەن بەشێکی تری کێشەیەکی ترەکە ڕوبەرمان بێتەوە ئەڵە ئەم دەرمانیان بۆ هێناوە لە ئەوروپاوە ینی خزمێکمان بەکاری هێناوە لەوێ زۆر باش بوو بە ئسکاتێک سێرەی ئەمە ئازارشکێنێکی زۆر بەقووەتە و احتیمال ئەگەر کەسەکە بیخوا ئیسفادی زۆری پێگەینێ بەڵام دایکی ئەم کەسە هەڵگری نەخۆشی زەختە
بۆیە ئەم دەرمانە لەگەڵ زەختا ناگونجێ بۆیە گەر بڵێ ڕێنمایی بیتێ کە بڵێ کاک ئەمە نابێت چونکە ئەمە لەگەڵ زەختی نەخۆشەکان ناگونجێ لەوانەیە وای بیر بکاتەوە کە ئێمە ئەمانەیە دەرمانی دەرمانخانەکەی خۆمانی پێ بفرۆشین و پێمان ناخۆشەکە دەرمان بەڵام نەخێر بە هیچ شێوەیەوانی ئەمە مەسئولیەتێکی ئەخلاقی و علمیە لەسەر شامان کە بڵین بە نەخۆش کە ئەم دەرمانە لە هەرکوی هێنابێتت هەڵگری ئەم سیفاتانەیە ئەبێ بەپی ئەو ڕێنمایانە وەری بگری کە پزیشکەکە پێدەڵ زۆر باشە یەکێکی تر لەو گرفتانە کە تاک هۆشیار نییە لە هەمبەر دەرمانە یان تا چەند زیانی پێگەێنێ زۆر جار لە وەرگرتنی دەرمان بۆ نمونە مەسەڵەن شروبێک بەکاردێنێ یا خۆت حەپێک بەکاردێنێ چۆنێتی هەڵگرتنی ئەم دەرمانانە یعنی هەیە ڕەنگە لە ناو سیارە بەجێ بێڵێ زۆر گەرمی بێ هەیە بە پێچوان و بکاتە فلێزەری ساردکەرەوەیە کە ڕەنگە هەربی بەستێ بێ پێش زیانی لێبێ ئیدە چەند گرنگە مامەڵەی تاک وشیار بێت لە هەمبەر مامەڵەگرتن لە هەڵگرتنی دەرمان شوێنی دەرمانەکە خۆی بابەتێکی زۆر گرنگە ینی یەکێک لەو مشکیلانی کە ڕوبەڕوومانە بێتەوە و تەئسیری هەیە لەسەر کەمبوونەوەی کاریگەری دەرمان بریتە لە شێوازی هەڵگرتنی ئەم دەرمان بۆیە زۆر جار تێبینیەکەی مەسەڵەن خەڵک وا ئەزانێت ئەو ئەکسپایری کە لەسەرەتی تاو تاو ئەکسپایرە هەرچۆن هەڵێگری ئەم دەرمانە ئەمێنێتەوە بەڵام نەخێر لە ڕاستی هەندێک دەرمان هەیە لە دوای مانگێک لە وەرگرتنی لەلایەن کەسێکەوە لەبەرەوەی شێوازی هەڵگرتنەکەی ناتەندروستە و ناگونجێ لەگەڵ خاصێتی دەرمانەکەیە بۆیە دەرمانەکە تێکەچێ و مشکلی تێکچوونەکەی چییە؟ یعنی ئەم دەرمانە کە لە شوێنەکە هاڵی بگری کە هی خۆی نییە بەرمونە لە پلەی گەرمی بەرزە و لەبەر تیشکی خۆرە و لە شوێنێکی شێدارە سیفەتەکە ئەم دەرمانە ئەگۆڕێت کاریگەری تەفاعولی کیمیایی بەسەرایی لەوانەیە بگۆڕێت بۆ مادەیە کە زیانێکی گەورە بە کەسەکە بگەێنێ بۆیە خەڵکی ئێمە بەداخەوە تەنها پێی وایە مشکلە ئەکسپایرە نەخێر دواتر باسێکین کە ئەکسپایر خۆی مشکلێکی بۆ شێوازە گەورە نییە بەڵکو مشکلەکە لە هەڵگرتنی دەرمانەکەیە زۆر جار تێبینیەکەین کە ئەو دەرمانانەی کە مەسەڵەن حەب لە سەلاجەیە هەڵەگیرە بەشێکی زۆر ئەمە لە ڕاستیە هەڵەیە چونکە سەلاجە شوێنێکی شێدارە بۆی ئەم دەرمانە پێویستە لە شوێنێکی سارد و لە شوێنێکی وشک و لە پلەی گەرمی 25 هەڵبگیرێ و پلەی گەرمی سەلاجە بەدەر لەوەی کە لە خواری 15وەیە شوێنێکی شێداریشە تەئسیرەکاتە سەر گۆڕینی پێکهاتەی کیمیایی ئەم دەرمانە کە پێکاتەکەشی گۆڕا ئەو کاتە تەئسیرە کیمایەکەی تەئسیرە بڵین ئیفێکتەکەی دەرناکەوێت و لەوانەیە کاریگەریەکەی بە شتێکی خراپ دەربکەوێت لەسەر نەخۆشەکەیە بۆیە ئەبێ نەخۆش هۆشیار بێت بووە یەکێکی تر لەو شتانەی کە گرنگە بەلامەوە باسی بکەم نەخۆش هەندێک نەخۆشمان هەیە شروبێکی وەرگرتووە بۆ کۆکە باشە یا بۆ ئازار ئەم شروبە لە سەلاجەکەیە دایناوە و ساڵ تێپەڕیوە بەسەریا و شروبەکەشی بەکارهێناوە یعنی یەتەوە کە هەمان نیشانی لەسەر دەرەکەوێت یاخود لەسەر ئەندامێکی تری خێزانەکەی دەرەکێتەوە یێتەوە وەریەگرێتەوە نەخێر بەپی سیستەمی بەریتانی هەر شروبێک کە هەڵبچڕا ئەگەر شروبەکە ڕوون بێ واتە گیراوە بێ خۆی بەڵام گیراوەیەکی ڕوون بێ ئەتوانی تا 6 مانگ بەکاریبێنی دوای کردنەوەی وەگەر نەتکردەوە تا ئەکسپایرەکەی خۆی کە لەسەری نووسراوە ئەتوانی ئەم شروبە بەکاربهێنی بەڵام ئەو شروبانەی کە خۆ دەیگریتەوە و یاخود گیراوەیەکی خەستن ئەمانە ئەگەر ئەنتیبایۆتیک بوون بۆ چارەسەری ئیلتیهابات بەکارهاتە بوون تەنها بۆ ئەو چەند ڕۆژەیە کە دەرمانسازەکە پێداڵێ بەسەلەن بنمونە شروبی ئامۆکسیلین تا 7 ڕۆژە بێ بەکاربهێنرێ مثلا شروبێکمانەیە سیفیکزیمە بێت تا 6 ڕۆژ بەکاربهێنرێ شروبی ئەزیثرۆمایسین تا 3 ڕۆژ دوای 3 ڕۆژ هەرچی ینی مەفروزە لێی نەمێنێتەوە ئەگەر خۆت دۆزەکە ڕەشای ڕێنماییت نەکرد و لێی مایەوە پێویستە فڕێ بی واتە وتمان ئەم شروبانی کە بۆ ئیلتیهاباتن فترەکەیان کورتترە ئەبێت لە ماوەی 3 ڕۆژ یا هەفتەیەک یان مەسەلەن 6 ڕۆژ یا کەمتر فڕە بدرێت دوای بەکارهێنانی بەڵام ئەو شروبانی کە بۆ کۆکە و یاخود بۆ ئازار بۆ شتێکی تر بەکارهێنرێن و خەستن پێویستە دوای 3 مانگ لەکردنەوە و هەڵبژێنی فڕێ بدرێت زۆر باشە کەواتە دکتۆر بۆی ئێستا مەسەن تاک وشیار بێت لە هەمبەر چۆنێتی مامەڵەکردن و هەڵگرتنی باشترین ڕێنمایی بەڕێستان باشترین شوێن بۆ نەخۆشێک بۆ بنەماڵی نەخۆشێکەوە و عیلاج و دەرمانی وەری دەگرێ لە چ شوێنێک دابنێ باشە ینی کوێ گونجاوە ئێستا بۆ نمونە ڕەنگە ئێمە ماڵەکان شوێنێکی دیانەبێت هەبێت بە دەرمان بەڵام دەبینی پلەی گەرمی وەرزەکان لە ئێمە زۆر بەردەوام لە گۆڕانێکی زۆر جیاوازە لە ساردێکی زۆر بۆ گەرمایەکی زۆر بە پێچەوانەکەشیەوە یعنی چی شوێنێک گونجاوە ئەگەر دەرمانێک بۆ نە مانگێک 2 مانگ هەڵیگیری یان چەند باشە تۆ دەرمان هەڵگری
بەڵێ بەداخەوە ینی سەلاجە هەرێکێکمانەکەیتەوە لە دەرمانی سەرێشەوە بیگرە لە قورگێشەوە بیگرە لە ئیلتیهاباتەوە بیگرە ینی ڕێک نیمچە سەیدەلەیەکمان هەیە بەداخەوە ینی ئەمە بەشێکی پەیوەندی بۆەوەیە کە ئەم کەسە هەر بە حاڵ سوکە نیشانەیەکی بە یەکسەر پەنابەتە بەر عیلاجەمە لە ڕاستیە لە وڵاتان کە کەسێک ئەچێتە خەسەخانەیەکەوە یا داغەڵە بێت ینی هاواری ئەوە کە مەسەرەن ئازارێکمێ تا لە 100% نەزانن کە عیلاجەکە پێویستێتی نایدەنێ چونکە ئەزانن کە ئەم عیلاجە ئەگەر بدرێ کەسەکە پێویستی نەبێت لە 100% کاریگەری خراپیە و باسمان کرد. سەبارەت بە هەڵگرتن لەسەر هەموو پاکەتێک لەسەر هەموو پاکەتێکی دەرمان ئەو پلەگەرمی دیاری کراوە کە پێویستە ئەم دەرمانی تیا هەڵبگیرێ. بۆیە زۆر جار کە ئەڵین ینی مەسەلەن پێویست ناکات دەرمانێکی زۆر لە لای خۆمان کۆ بکەینەوە. سنووقێک هەبێت لە ماڵەوە بە بڕای من سنووقێکی بچووک هەبێت کە پێداویستی پزیشکی و بۆ تەعقیمکردن یا هەر شتێک و لەگەڵیشا دەرمان هەڵبگیرێتایە. بۆ ئەم شوێنە جۆر لە دەرمان هەڵبگیرێ بزەبت باسیەوە ئەم دەرمانانی کە لە پلەی گەرمی ژوورە هەڵەگیرن لە پلەی گەرمی 25 بۆ 30 هەڵەگیرن لە ناو سنووقی هەڵبگیرێن بە شێوازێک کە هەوای سبلیت و هەوای مبارڕدەلەی بدا واتە پلی گەرمێکی لەوە بەرز نەبێتەوە بەتایبەتی مەبەستمان لە وەرزی هاوینایە. ئەو دەرمانانەشی کە مەسەلەن وەکو دەرزی ئینسۆلین یاخود هەنێک دەرمانی تر کە پێویستە لە ناو سەلاجەیە هەڵبگیرێن ئەوە بکرێتە سەلاجە و بەڵام لە شوێنێکا بێت کە هیچ مادەیەکی خۆراکی لێوە نزیک نەبێ. بۆیە ڕەنگە ئەگەر مەسەلەن چەند قەچرێک لەم دەرمانە یاخود چەند قەترێک لەم شروع بە بڕژێت یاخود دەرمانەکە تێکەڵی ئاوێتەی ئەو دەرمانە بێت لەوانەیە کاریگەری خراپ دروست بکات لەوانەیە بێتە هۆی ژەهراوی بوون بۆ مادەیە. بۆیە ئەو دەرمانانی کە وشکن وەکو حەب وە کەپسول پێویستە لەو سنووقی هەڵبگیرێن لە شوێنێکی تایبەتە دەرمانەکان و لەگەڵ شروعیش ینی شروعیش بە هەمان شێوەیە و ئەو دەرمانانە شو کووتمان شروعیش بە ڕەچاوکردنی و ڕێنمایی کە نابێ لە 6 مانگ زیاتر هەڵبگیرێ. ئەو دەرمانانەشی کە پێویستیان بە سەلاجەیە لە سەلاجی هەڵبگیرێ. زۆر باشە. دکتۆر گرفتێکی تر هەیە ئەویش نەقلی دەرمانە بۆ نمونە هاوڵاتیەک ئەم کێشەیە زۆرە دوایڵێت علاجەکە باش نەبوو ئیسفادەم لێ نەکرد یاخود خراپتری کردم لە دەرمانخانەیەک کە دەرمان وەرەگرێت تا ئیباتەوە ماڵەوە ڕەنگە چەند کاژمێرێکی پێ بچێت بەتابەت ئەوانەی ئۆتۆمۆبیل بەکاردێن لە پلەی گەرمایەکی زۆر بەتابەت لە وەرزی هاوینە لەناو ئۆتۆمۆبیلەکەی بەجێ بێڵە یاخود بەدەستیەوە بێخۆرێکی زۆر لێی بدا. یعنی چەند پێویستە بۆ ئەو دەرمانە تێک بچێت تر تۆ کەیبێتەوە ئیسفادت لێ نەکردو نەقڵەکەیت باش نەبووە بە تەندروست نەتگەیاندۆتە جێبی خۆی. ئێمە کە باسی مۆزوعاکەین لەوانەی خەڵک بەلایەوە سیر بێ بەڵام بڕوا بکەن بابەتی دەرمان بابەتێکی زۆر قوڵە. ینی بۆیە کە بینن بەتابەتی لەم مۆزوعی کۆرۆنایە کە خەڵک زۆر پرسیارەکە ئایا بۆچی دەرمان نادۆزرێتەوە ینی مشکلەیە کە تەواوی عالەم پێوە گیرۆدە بوون بۆچی بیر ناکرێتەوە دەرمانێکی بۆ بدۆزرێتەوە. مۆزوعی دەرمان زۆر قوڵە ینی هەموو دەرمانێک بۆی کە بتەوێت بدرێ بە نەخۆش و لە 100% ئیسفادی لێ بکە پێویستی بەلایەن کەم 10 بۆ 15 ساڵە تا ئەدۆزرێتەوە. یەکێک لەو شتانەی کە تەرکیزی لەسەرەکرێت لە کاتی دروستکردنی دەرمان شوێنی گونجاو بۆ هەڵگرتنی دەرمان و یاخود ئەو بارودۆخی کە پێویستە دەرمانەکەی تیا بێت بۆی تا ئەو کاتی کە بەکارهێنرێ. کە بابەتی ستۆرێج یاخود هەڵگرتنی دەرمان مشکلێکی زۆر گەورەیە. بۆیە کە ئێمە بە نەخۆش ئەڵێن دەرمانێک وەرەگرێت کە پێویستە لە پلێکی گەرمی زۆر نزما بێت ئەڵێن پێویستە سەهۆڵی یا پاشە سەهۆڵی بهێنیت هاوتای بکەیت ببەسرێ بە دەرمانەکەەوە بە زووترین کات بگەێنرێتە شوێنێک تا ئەوەنە لە ماڵەوە لە شوێنێکی سەلامەتە هەڵەگیرێت بۆ نەقڵەکەی. ئەمە بۆ فەرد بەدەر لەوە کە مەسەلەن کە ئەگەر بە بڕێکی زۆر لە شەریکاتەوە نەقڵەکرێت بۆ شارێکی تر ئەوەش ئەبێت ڕەشای ڕێنمای بکرێت. بەدەر لەوەش کە ئەبێ مەسەلەن کە لە شەریکە ئەسلیەکەوە نەقڵەکرێت لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تریش ئەوش ئەبێ ڕەچای ئەو بکرێت. هەر ناڕێکیەک لەمە ڕووبا تەسیل لەسەر دەرمانەکەیەکە تەسیرەکەشی بە هەر ئەوە نییە کە تۆ ئیسفادی لێ ناکەی بەڵکو لەوانەیە بێتەوەی گۆڕینی پێکاتی دەرمانەکە زیانێکی گەورەش لێکەوێتەوە. بۆیە مۆزوعی دەرمان بابەتێکی زۆر قوڵە ینی نەخۆش ئەبێت دەرک بۆ بکان مامەڵە لەگەڵ مادەیەکی کیمیاییەکە. ئەمە ئەمانباتەوە بۆی کە ئەم دەرمانە زۆر جار خەڵک بیستم ئەڵێن دەرمان ژەهرە
ئەمە بەدەر لە پرسیارەکەی جەناب نەخێر دەرمان ژەهر نییە دەرمان مادەیەکی کیمیایی سوودبەخشە ئەگەر بەپی ڕێنمایی بەکاربێنرێ ڕێنمایەکە چیە یەکێک لەوانەکە ئەبێ نەخۆش ڕەچاوی ئەو ڕێنمایانە بکرێ لە هەڵگرتنیە بۆیە نەخۆش پێی وایە ئەڵە باشە من 10 دقەی تر ئەگەمە ماڵەوە قیچەکە با لە سیارەکەمان نەخێر لە ماڵم 10 دقەیە لەوانەیە بەس بێ بۆی ئەو تیشکی خۆرێکە لە سیارەکەدا داغڵی ئەو دەرمانە هەبێ بەس بێ بۆی کە پێکاتی دەرمانەکە بگۆڕ زۆر باشە ئەی ئەگەر دەرمانێک ئەکسپایر بوو بێ باێنە سەر ئەکسپایر زۆر جار هەیە لێ خۆ دوو بۆ نمونەت خواردنێک کە ڕەنگە توزانم بێگومان هەمووی هەر خراپە ئەڵێ لە شوێنێکی خۆ لە شوێنێکی باش هەڵمان گرتووە کێشە نیە تا چەند خراپە هاوڵاتی هۆشیار نەبێ لە هەمبەر مامەڵەکردن لەگەڵ ئەکسپایر بوونی دەرمانات زیانەکانی چین خۆی ئێمە ڕێنمایی کەس ناکەن کە دەرمانی ئەکسپایر وەربگرێ کە ئەڵێن دەرمانی کە ئەڵێن ئەکسپایر دیت واتە هەتا ئەو ڕۆژە ئەو دەرمان ئەگەر وەربگیرێ لە 100% تەسیری هەیە و لە 100% ئیسفادی لەکە گەر بە پێ ڕێنمایی وەربگیرێ بەڵام لە دوای ئەکسپایرە کاریگەری ئەم دەرمانە کەمەکا بۆ لە 190 واتە تو هەر ئیسفادی لەکەی بەڵام بە نسبەتی لە 190 بەڵام ئێمە ڕێنمایی کەس ناکەن کە دەرمانی ئەکسپایر وەربگیرێ بەعکسەوە یعنی ئەمە زۆر جار کە بە هەڵا یاخود بە ئەمە بە نەزانین دەرمانێک لە دەرمانخانە بە هەڵا ئەدرێ بە نەخۆشێک یاخود لە خستخانەیەکی حکومی کە ئەکسپایرە یاخود لەو مانگای ئەکسپایرە بێ کە نەخۆشەکە وەریگرتووە نەخۆشەکە ئیکا بە هەڵا و ینی کێشێکی زۆر و هەنێک جار کەناڵی ڕاگەاندنیش بانەکە ئەمە مشکلێکی گەورە نیە لە ڕاستیە ئەوەی کە مشکلی پێش ئەمەیە کە هەڵگرتنەکەیەتی زۆر جار لەوانەیە تۆ دەرمانێک لە ماڵ تا بێت 2 ساڵ ئەکسپایری مابێ بەڵام تێک چوو بێم دەرمانە لە بەروی هەڵگرتنەکە ناتەندروستانەیە بەڵام کە دەرمانێک ئەکسپایر بێت لەو ئەکسپایرات و ئەتوانی وەری بگری چونکە تەسیرەکەی لە 190 ئەمێنێتەوە بە مەرجێک بەپی ئەو ڕێنمایانە وەربگیرێکە دراوە بە نەخۆشەکە و لەسەر دەرمانەکە دەرمان هەبوو دوای 2 ساڵ ئەکسپایری وەرگیرا و ئیسفادە شیە بووە ینی چەندین توێشینەوە هەن چەندین بەحث هەن لەسەرەوە کە دەرمان هەنێک جار لە دوای 2-3 ساڵ دراوە بە نەخۆش لە ئەکسپایرەکەش و ئیسفادەشی لێ کردو بۆیە مۆزوعەکە ڕاستە ئێمە هیچ ڕێنمایی کەس ناکەن کە دەرمانی ئەکسپایر وەربگیرێ بەڵام گرنگترین شت بەلامانە ئەوەیە کە ئەبێ هەڵگرتنەکەی تەندروست بێت یعنی ئامان هەڵگرتنەکە زیاتر هەڵگرتنەکە بەتاکید بەس دکتۆرەوە بەدەل لە وشاری من ئێستا شتێکم بە مێشکدا هات زۆر جارە هەر بۆ خۆشی باسە بابەتەکە زۆر تایبەتە ئەو عیلاجانی دەینووسن بۆ دکتۆریکانی دەرمانسازی ئەو خەتە چییە زۆر خەتێکی زۆر تایبەتە ئەمە زۆر جار هەوڵدەم بیخوێنمەوە ینی نەک هەر بۆم ناخوێنێتەوە پتان پیتەکانی ژیان ناکەمەوە زمانێکی تایبەت بە خۆتان خۆی ئەمە مشکلێکی عالەمیە لە ڕاستیە مشکلێکی عالەمیە زۆر جار بۆتە هۆی غەڵەتی مەترسیدار بەداخەوە بۆیە ئێستا ینی خەریکی ئەوەن کە سیستەمەکە بکرێ بە کۆمپیوتەری خۆی مۆزۆ ئەوە نیە زمانی تایبەت نییە نەخێر چونکە ئەم دکتۆرە ینی لەوانێ 20 ساڵ بێ ممارەسەی پیشەکەی بخۆی بکات ینی بۆیە ینی دەستی ڕاهاتوە بۆی کە ینی تااقەتی نەبێت بنووسێ پاراسیتامۆڵ یەکسەر پیەکە و خەتێکی بۆ ئەو کاتە ئەو سەیدەلەشی کە لەلایەوەیەتی کە ئەزانێ ینی یەکسەر لە دەستخۆتەکەی تێگە ئەزانێت کە ئەمە چی ئەمە هەر لە وڵاتی مایانە لە وڵاتانی ئەوەش کارەساتە ینی چەندین نەخۆش هەبووە یعنی لە وڵاتی گوک ئەمریکایە لە ئەنجامی غەڵەت خوێندنەوە و لە ئەنجامی ناڕێکی نووسینی دکتۆرەکە دەرمانەکەی بەغەڵەت وەرگرتووە بۆتە هۆی کە نەخۆشەکە بمرێت بۆیە یعنی بەداخەوە ئەمە ئەبێ کۆنتترۆل بکرێت چونکە دوجار ئێمەش وەکو هەر کەسی هەر تاکیکی تر ئێمەش توانایەکی دیاریکراومانێت تۆ لە خەتێک هیچ لێکدانەوەیکی بۆ ناکرێت پێویستە ناوەکە بە زانستیانە بنووسێ بۆی دەرمانەکە لە 100% ئەوە بێ کە دکتۆرەکەمە بەستێت چەند گرنگە لێرە مەسەن ئەو تاکەی وشار بێ هەال کە بۆ نمونە ڕەنگە ئەو پزیشکە بەڕێزە وا تێبکە یاخود ئەو دەرمانی بۆ نووسراوە بەڵام کاتێک کە پزیشکەکە ینی چەند گرنگە هاوڵاتی هەر دەرمانی وەرگرت یەکسەر ئۆکەی نەکە بڵێ تەواو مەسەن پرسیار لە پزیشکی دەرمانەکە بکە ئەمە بۆچی بەکار خۆ من ڕەنگەم نەخۆشەم نەبێ ئەمە من ئەوەم بووە ڕەنگەمە ئەگەر هەڵە تێگەیشتێکی ژەبێ لەوێ فرسەتی گەڕانەوە ئەمە سەرەتایترین مافی نەخۆشە کە پێویستە لەلایەن دەرمانسازەوە بیدرێتەوە ئەرکی دەرمانسازەکە هەموو تەفاسیلێک بدرێ بەم نەخۆشە سەبارەت بە دەرمانەکانی بۆچی چونکە گرنگە نەخۆش بزانێت چی دەرمانێک وەرەگرێت بەرمونە دەرمانمان هەیە کە ئەگەر نەخۆشەکە وەری بگرێ ڕەنگی میزەکەی ئەگۆڕێ بۆ سوور
یعنی نەخۆش وابزانێت کە دەرمانەکە خەریکە ئیکوژێت یا گورچی لێ وەساندووە نەخێر پێویستە دەرمانسازەکە پێی بڵێ ئەمە دەرمانە ڕەنگی میزەکە دوالێکە بەلاتەوە ئاسایی بێ یعنی هیچ کاریگەریکی خراپ نییە بەنمونە دەرمانمان هەیە لەوانەیە لێدانی دڵت خێرا بکە ئەمە پێویستە دەرمانسازەکە پێی بڵێ کە ئەم کاریگەری خراپیانە لەوانەیە لە توە دەرکەون بەڵام ئاسایی وەری بکرێن و لەگەڵیش پێی بوتێ ئەگەر ئەم دەرمانە ئەم نیشانەتیا دەرکەوت لەم دەرمانەیە ئەوە پێویستە یەکسەر سەردانی دکتۆرەکەت بکەی بۆ دەرمانەکەت بۆ بگۆڕێ ئەگەر دەرمانساز بەهۆی مەشغوڵی یا بەهۆی هەر شتێکی ترەوە نەیتوانی ئەم مەسیجە بە تەواتی بگەێنێ پێویستە نەخۆش خۆی هۆشیار بێت داوای ئەو مافی خۆی بکات و پێی بوترێت ئەو شوێنە جێنەیەڵێ هەتا تەواو بە تەواتی معلوماتەکە لەسەر ئەوە وەرەگری و بۆ دووبارە دڵنیابوونەوە ئێمە زۆر جارەگەر گومانمان هەبێت لە ڕەشەتەیە کە بە تەواتی لی تێنەگەی ئەڵێن دەرمانەکە بگەڕێنەوە بۆ لای دکتۆرەکەی تا بزانێت لە 100% ئەم دەرمانانە بۆ بووی نووسیوە یان دەرمانی دکتۆر لێرە گرفتێکی تر هەیە دەبینی ئەگەر تەجربەی وڵاتانی دەرەوە ئەوروپا باس کرد یان ئەو وڵاتانەی هەتاوەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی مەسەلەن چ خۆمان سەفەرمان کردوێت چێ باسییان کرد بێت دەچیتەوێ مەسەلەن زۆر وەزعیشت خراپ بێ علاجت نادەنێ تەنانەت دەرزیت بۆ ناکەن ئەبێ دکتۆرێکی گەورە بتبینێ و کۆمەڵێک با بڵین فحست بۆ بکات و دوای بینینێکی زۆر و پرسیار وەڵامێکی زۆر ئەگەر پارچەیەک حاپێکی ئازارشکی ئەنتیبایۆتیکێک جەهەوکردنێک هەر بابەتێکت بۆ بنووسێ بەڵام دەبینی لای خۆمان یعنی ئەم کەلتورە بۆ دروست بە دەچیتە هەر شوێنێک ڕاستە خۆ کۆمەڵێک حەبت بۆ دەنووسن و خەڵکەکەش بەداخەوە ئەگەر دکتۆرێک حاپی زۆر بنووسێت دەڵێن دکتۆرێکی باش ئەگەر بە پێچوانەوە دکتۆرێک ئەگەر عیلاج نەنووسێ بۆ نەخۆشەکە دەڵێن هیچی لێ نازانێ ئەمە تا چەند خراپە تاک ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم وەزع بکە بەداخەوە ئەلم کارەساتێکی زۆر گەورەیە کە بەرۆکی ئەمەی گرتووە و بەشێکی گەورەشی خەتاکە ئەگەر گەڕێتەوە بۆ سەر نەخۆش وەک ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا چەندین دکتۆرمان هەیە کە لە ڕووی یعنی ئیلمەوە زۆر پێشکەوتون بەڵام لەبەرەوەی کە لە 100% تا نەخۆشەکە پێویستی بە دەرمان نەبێ بۆی نانووسێ و زیاتر ئیتیماد دەکاتە سەرەوەی کە لە ڕووی دەرونی و لە ڕووی بەرگری جستەی نەخۆشەکە خۆی بتوانێت کۆنتترۆلی ئەو نیشانانە بکە یاخود کۆنتترۆلی و نەخۆشیە بکە ئەوەنە پشت بە دەرمان نابەستێ ئەمە لە ڕاستیە سیستەمێکی عالەمیە و لەوانەیە ئەوەتان بەلاوە سیر بێت بە چەندین وڵاتی ئەوروپیەوە بەقەدەر یعنی سلێمانی خۆمان دەرمانیتە ساغ نابێتەوە دەرمانیتە نافرۆش ئەمە بە سلێمانی تر با بڵێن ئەمە قسەی خوا خۆشببوو دکتۆر جەمالە کە لە ناوی لە محازەرەکان یا لە ناو جامعی سلێمانیا بە تەلەبەکانیاڵێ کاڵێ لە تەواوی ئەوروپایە بەقەدەر هەرێمی کوردستان دەرمان نافرۆشت دەرمان نادرێ بە نەخۆش بۆیە چەندین من ڕەچەتی وان بینیوە نەخۆش 28 دانە دەرمانی بەیەکەوە بۆ نووسرا ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە پێویستە کۆنتترۆل بکرێت و نەخۆشەکە کە ئیسفادە لەم شتانەیە کە هەر ئەوە نبینی نیشانەکانی چاکە بێتەوە تاویترم دکتۆرە بەلایەوە ئەبێ بە دکتۆرێکی هەر جۆر مادەی جیاواز پێم خۆشە دوای باسی وەشم بۆ بکەیت بوو بۆرە قەتام کردی ینی تا چەند خراپە ئەم هەموو ماوەدە کیمیاوی جیاواز لێک بچێتە ناو مەعیدەتەوە تووشی چییە ینی ئەگەر بەدەر لە دەرمان ئەگەر تۆ 28 جۆری خواردنی جیاواز بەیەکەوە بخۆیت ئایا تەسەمم ناکەیت ئایا پێی تێک ناچی ئەمە جاوەرە بیگوازەرەوە بۆ دەرمانێکی کیمیایی بە تاکید کاریگەری زۆر خراپیە بۆیە بەشێکی ئێمە زۆر جار کە بەتابەتی لە مۆزوع ئەنتیبایۆتیکە ئەمە زۆر تووشی و مشکلابی ئێمە نەخۆشیەت ئەڵێت خوا دکتۆریان خۆرگ مەخرێ گولاجە سەوز و سپێکم بەری ئەمە زۆر کارەساتە بەداخەوە ینی چونکە نەخۆش دەرک بەم کارەساتە گەورەیە ناکە نازانێت کە چەندین ساڵی تر تۆ مەناعەت ینی ئەو بەکتریانەی کە لە ناو جسمتان مەناعەیەکی بەهێز پیاکەن و هیچ دەرمانێک ئیسفادەی لێ ناکەن ئەو کاتە لەوانەیە تۆ بە بەسیترین ئیلتیهاباتی بەسیت تۆ ژیانت لە ناوبی و ئەم کارەساتە من لە دیمانەیەکی ترا باسم کردووە لە چەند ساڵی داهاتووە مشکلی زۆر گەورە کە لە دوای کۆرۆنا بەڕێوەی ئەم مشکلەیە و ئەو ڕێژەی مردن بە کۆرۆنا ئەگەر لە 104 بێ ڕێژەی مردن ئەو لەسەر و لە 150 بێ یعنی بۆچی چونکە ئەو کاتە یعنی بەشێکی زۆری خەڵک بەکتریاکانی جسمان ئەوەندە بەهێزە بێ کە هیچ ئەنتیبایۆتیکێکی تر ناتوانێت ینی کاریگەری هەبێت کاریگەری هۆکارەکەی چیە هۆکارەکەی کە نەخۆش بەشێکی پەیوەندی بە نەخۆشەوەی بەشێکیشی پەیوەندی بە دکتۆر و دەرمانسازیشەوە هەیە کە تۆ نازانی لە 100% نەخۆشە پێویستی بەم ئەنتیبایۆتیکە هەیە یاننا لە مەرحەلەیەکی سەرەتایی ئیلتیاباتەکەیە لەوانەیە خۆی
بە کۆنتترۆلکردنی خۆی و خۆراک و هەڵسوکەوتی خۆی ئەتوانێت کۆنتترۆلی ئەم شتە بکە یەکسەر تۆ پەنابرێتە بەر بەهێزترین ئەنتیبایۆتیک تۆ ئەگەر ئێمە خۆمان کەسێکین کە بنیەتی جسممان بەهێز ئەی تۆ ئەگەر سێری مناڵێک بکەی بە نمونە هەر مناڵێک لەبەرەوەی دایک و باوکەکە بەرگەوە ناگرێت کە مناڵەکەی شەو تا ڕۆژ بگری یعنی ناوێژ خەوەکەی خۆی تێک بە ئەچی یەکسەر لە دکتۆریان کام عیلاجێ بەهێز ئەوەم بەرێ و ئازانێت کە ئەمە ئیسفادە بە مناڵەکە گەینە بەداخەوە ئەمە زیانێکی زۆر گەورە بە مناڵەکە ئەگەێنیت چونکە تۆ ئەم منداڵە لە سێمانگی سەرەتایەتی ئەی تۆ وەرە تا گەورە بێ بە تاکید ئەم کەسە پێویستی بە عیلاجی ترەبێ پێویستی بە ئەنتیبایۆتیکی ترەبێ ئەو کاتە ئیسفادە لە عیلاجی تر ناکات. کاتە دکتۆر من پێم خۆشە بەڕاستی ڕوودەمت بکەیتە هاوڵاتیان و ڕێنمایان بکەیت چونکە من بە چاوی خۆم زۆر ئەو حاڵەتانەم بینیوە نەخۆش چوەتە لای پزیشکێکی بەڕێز کە دڵنیان پزیشکەکەش ئەگەر ئەوەی بۆ نەکا وا دەزانێ مەسەلەن خۆی هەتا من پزیشک هەیە ئەڵێ من مشکلم لەگەڵ نەخۆشەوەی دەڵێت تۆ عیلاجم بۆ بنووسە من دەڵێم پێویستت نیە و توێتی هەر بۆم بنووسە مشکلە نێ دکتۆر یعنی بە علاگە وەکۆی چۆنچی میوە بکڕی بە علاگە شروع بۆ هەبوو دەرمان دێنە دەرەوە ڕێنمایت بۆ هاوڵاتیان چییە کە ئەو باست کرد بە وردی بەڵام بۆی ئەمەیان بە تایبەت هاوڵاتیان گوێت بۆ بگرن کەواز لەم کللتورە بێنن و بۆی نەگلێژ لە پزیشکەکان هەبێت و نەخۆشیان زیانیان پێ بکە خۆی لە ڕاستیە خی گەورە نیعمەتێکی زۆر گەوریاوە بە ئێمە ئەویش سیستەمی بەرگری جەستەی خۆمانە و ئەگەر تۆ تەجروبە بکەی ئەگەر ئایا ژیان پێش دروستبوونی دەرمان چۆن بووە یعنی خەڵکی ئەو کاتە پشت بە پشت بەستن بە سیستەمی بەرگری خۆیان توانیوانە بەسەر کۆمەڵێک نەخۆشیە زاڵ بن ئێمە دەرمان بۆ دروستکراوە کە بەکار بهێنرێ و ئێمە لەگەڵ ئەوانی کە دەرمان ئەگەر تۆ بکەیتە حاڵەتێکی زۆر خراپیشەوە دەرمان بەکارێنی نەخێر ئێمە ئەڵێن پێویستە نەخۆش سەرەتا خۆشیار بە سەبارەت بە نەخۆشەکەی نەخۆشیەکە چییە؟ ئایا تەنها ئازارێکی بەسیتە و ئەتوانی بەرگەی بگری؟ ئایا تەنها ئیلتیهاباتێکی بەسیتە و ئەتوانی خۆت بە کۆنتترۆلکردنی خۆت ئەتوانی چارەسەری بکەی ئەگەر ئەمانەیە تۆ پێویست ناکات ئەم جسمی خۆت بخەیتە بەر شاڵاوی ئەم دەرمانە ئەم موادە کیمیاییە چونکە وەکو وتمان کاریگەری خراپی هەیە بەدەر لەوەی کە کاریگەری باشیە کاریگەری خراپی هەیە بۆیە زۆر جار نەخۆش بڵێ خۆ من چەند ساڵە دەرمان بەکارێن و هیچ مشکلەم نییە بەسیترین دەرمان ئەگەر باسی بکەم پاراستۆل کە هەمومان پێ ئاشنای چەندین نەخۆشە ناسم کە بە بەکارهێنانی پاراستۆل دوای چەند ساڵێک فاسی جگەریان کرد و جگەریان وێران بووە ئەمە پاراستۆلێک کە ئیتر بە سەلامەتترین دەرمان هەژمارەکرێت لە لای خەڵکەوە ئەی تۆ وەرە بیگوازینەوە بۆ ڤۆڵتارین چەندین نەخۆشی خۆم هەبووە لەبەرەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژ ڤۆڵتارینی بەکارهێناوە یعنی کە چووە فاسی مایدەی کردووە چەندین برین لە گەدەیا دروست بووە ینی گوچەکە وێران پۆلێنێک بکەی زۆر بەکارهێنانی دەرمان یا خراپ بەکارهێنانی دەرمان جیاوازەکی لە بەکارهێنانی دەرمانەکان بتەنەوەعی لە نوعەتی دەرمانەکان چ زیانێک یان کوێی مرۆڤ زۆرتر حساسە بۆ ئەوەی ئەو زیانانە پێوە گەدە و هەر دەرمانێک کاریگەری سلبی هەیە لەسەر ئۆرگانێکی تایبەت بە تایبەتی ئۆرگانانەی کە ڕوبەڕووی ئەم کاریگەری خراپیە بن چونکە بەرپرسن لە میتابۆلیزم و زیندە چالاکردن یاخود گۆڕینی دەرمانەکە بریتین لە جگەر و گورچیلە و لەگەڵیش مایدە کە سەرەتاترین ئۆرگانەکە دەرمانەکە داغڵێ بێت بەتر لەوانە ئێمە یعنی ئەمانە ئەو دەرمانانە کە لە ڕەنگە کاریگەری سلبیەکە لەوانە دەربکەوێت بەدەر لەوانە چەندین کاریگەری خراپەیە لەسەر دڵ دەرەکەوێت لەسەر مەسەلەن ڕیخۆڵە دەرەکەوێت لەسەر مێشک دەرەکەوێت لەسەر چاو دەرەکەوێت ئەمانە نەخۆش پێویستە جسمی خۆی لەلاوە زۆر خۆشەویست بێ تۆ دەرمانێک بەکارێنی بۆی ئازارت بشکێ باشە بەڵام لەو لاوە ئازاری گورچیلە وێران دەکەن بۆیە پێویستە خۆشیار بێ ئەگەر تۆ ئەتەوێت گورچیلت لە دەستنێت و بەرگی ئازارێکی ڕوبەڕووی ئازارێکی قورسەر نەبی تۆ پێویستە بەرگێم ئازارە سوکە بگری و یعنی خۆت بتوانی خۆت تا بتوانیت خۆت کۆنتترۆلی نەخۆشەکە بکەی ئەگەر نەتوانی پێویستە دکتۆر و لە دوای دکتۆریش دەرمانسازەکە بۆ دیاری بکات بۆیە ئێمە زۆر جار کە دەست پێەکەین بە دەرمانی سەرەتایی دەست پێەکەین بۆ نەخۆش بەڵام بیاگەین لەوەی کە نەخۆش چەندین دەرمانی لەوە بە قۆتری بەکارێناوە بۆیە ناهۆشیە ینی پێشەوەی بێتە لای ئێمە چەندین دەرمانی قورستری بەکارێناوە ئیسفادی لێ نەکرد دکتۆر خۆی
کاتەکەشمان زۆری بەسەرا تێپڕی و بەس لەبەر حساسی بابەتەکە پێم خۆش و زیاتر درێژە بدەم لەگەڵ پرسیارێک هەیە زۆر گرینگە ویستم ئەمە تا چەند گرینگە نەخۆش وشیار بێ بۆ نمونە دەرمانێکی بەکارهێناوە ناوی دەرمانەکە بزانێ بۆی کە بە تۆ دەڵێ یاخود بە پزیشکێکی دەڵێ کە بۆ بەستی علاج بەکاری دێنێ بۆی بزانێ ئەم حاڵەتی ئێستا هەیەی یا ئەو کاریگەریانی لەسەری دروزۆ بەهۆی دەرمانەکەەوە بووە ئەگەر بزانێکی دەرمانێکی بەکارێناوە چەند ئیسفادی هەیە بۆیەوە ئەگەر نەشزانێ چ زیانێکی پرسیارێکی زۆر جوانە گرنگە نەخۆش بزانێت ئەگەر نیشانەیەکی تیا دەرەکەوێت ئەم نیشانە وا گومانەکرێت کە کاریگەری خراپی دەرمانەکەیە گرنگە ناوی دەرمانەکە بزانێت و بەدەرلەوە مەسەلەن بۆچی چونکە هەر دەرمانێک ئەگەر کاریگەری خراپی تیا دەرکەوت پرۆتۆکۆلی تایبەتی خۆیە کە چۆن بەسەر زاڵ بین بەسەرم کاریگەرە خراپەیە ئەگەر بەدەر لەمە مەسەلەن نەخۆش حاڵەتێکی تایبەتی هەیە بەرمونە زەختی هەیە و لەگەڵیشیا دەرمانی زەخت بەکارهێنرێ هاواری مەسەلەن گورچیلەکە یا ئازارێکی تری هەیە ئەچێت بۆ لای دکتۆر یا دەرمانساز پێویستە پرسیاری لێ بگرێت کە تۆ چی دەرمانێکی تر بەکارهێنری چونکە زۆر جار دەرمان لەگەڵ دەرمانی ترا بەیەکەوە ئینتراکشنیان هەیە هەر یەکیان کاریگەری ئەوی تریان کەمەکاتەوە بەسیترین زۆرێک لە دەرمان ئەگەر نەڵێن زۆر بەشێکی باشی دەرمان لەگەڵ دەرمانی مەعیدەیە ئینتراکشنیان هەیە واتە ناگونجێن بەیەکەوە بۆیە نەخۆش گرنگە بزانێ کە چ دەرمانێک بەکارێنرێت کە ئەڵەی بە نەخۆشەکە ئەڵەی بە دکتۆرەکە یا بە دەرمانسازەکە بێ زەحمەت پێی بڵێ چ دەرمانێکی تر بەکارێنی بۆی چونکە لەوانەیە بەدباسیترین ئەو قسەت وا لە دکتۆرەکە بکات کە پلانەکەی بگۆڕێت لە هەڵبژاردننی دەرمان لەم جۆرە و بۆ جۆرێکی زۆر باشە دکتۆرەگە شتێکت ما بێ بڵی من نەمپرسی بە یا خۆت پێین بێ نەبرد بێ یان ضرور بێ هاوڵاتیان وشیار بن لەبارەیەوە یا خۆت زانیارێک بێ ئەوان بیزانن بە کورتی سپاس دەکەم من تەنها قسەم هەیە نەخۆش هەمیشەوە ئازانێک کە دەرمانساز لەگەڵ دکتۆرە تیجاری دەرمانن و حەزەکەن دەرمان بفرۆشن نەخێ من بە پێچەوانەوە بیرەکەمەوە ئێمە بە درێژایی بەرنامەکە تەرکیزم لەسەرەوە بۆ کە نەخۆش دوورکێتەوە لە دەرمان بەکارهێنان و پشت بە مەناعی خۆی ببەستێ بۆیە تکایان یەکەم هەتا لە 100% پێویست نەبێت دەرمان بەکارهێنان یەک مشکلێتە کە بیرمان چوو باسیکەین ئەوەیە کە نەخۆشێکمان هەیە خۆی سەرئێشەی هەیە علاجی وەرگرتو ئیسفادی لێ کردو براکەشی سەرئێشەی هەیە یا مەسەلەن ئازارێکی تری ئەڵێ من ئەو علاجم ناکرێت شتی وا ناکرێت بە هیچ شێوەیە چونکە لەوانەیە نیشانەکەی ئەو بەسیط بێت بەڵام ئەو نیشانەی تۆ هەتا مەسەلەن نیشانەکەی تۆ بەسیط بێت تەنها ئازارێکی سووک بێ بەڵام نیشانەکەی ئەو نیشانەی نەخۆشیێکی درێژخایەن و کوشندە بێ بۆیە پێویستە دەرمانی یەک بە یەکەوە بەکارنێنرێت زۆر باشە دکتۆر زۆر سپاس بۆ ئەمەدەبوو بەڵێ بینانی بەڕێز زۆر سپاس بۆ بەڕێز ڕێال فەرات پزیشکی دەرمانساز کەوا لەم تەوەرەیە لەگەڵمان بوو بۆ ڕێنمایی پێدان لە هەمبەر ئەوەی تا چەند گرنگە ئێمە و ئێوەی هاوڵاتی وشیار بین لە بەکارهێنانی دەرمان و مامەڵەکردن لەگەڵ دەرمانە هیوادارین هەمووتان تاپەوەتان دەکرێت تا پێتان دەکرێت بە پێی توانە دوورکەونەوە لە بەکارهێنانی دەرمانی زیادە چووکە وەک دکتۆری بەڕێز باسی کرد زیانیەکانی زیاترە لەو سوودەی کەوا وەری دەگرین ئایزانم ناوڕێکمان هەیە و دێنەوەلاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ وازی لێبێت ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة صبصة بسيطة 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 چییە؟ فێر نەبی؟ ئەلۆ برنجی مەحموودە؟ با گوێ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی مەحمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی مەحمود ڕێکلامی ناوێت چۆن؟ برنجی مەحمود ڕێکلامی ناوێت بسيطة بسيطة صبصة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ئێستا نەگیرا بووی؟ ڕبا بەوە ڕێکلام بوو
ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین. ئێمە فانسینێتین. بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان، تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنە جێی ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە. فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ژماری تەلەفۆن 0870 224 75 74 یان 0850 194 36 37. ئاسوودەیی دایکان ئەو کاتەیە کە لە ئاسوودەیی مناڵەکانیان دڵنیابن. بۆ ئەوەی ماڵ هەمیشە زەردەخەنەی لێ ببارێ، ئەبێ جگەر گۆشەکانمان دایبیەکانیان لە باشترینەکان بێ. دڵنیابین لە خەوی قوڵ و ئارامی مناڵەکانمان. بۆ ماوەیەکی زۆر توانای هەڵمژینی هەبێت. توندوتۆڵ بێت و پارێزگاری جەستەی ناسکی بێت. مناڵەکەم داهاتوومە، بۆیە باشترینەکانی بۆ بەکارهێنم. لەمساش باشترینە. لەمسا دڵنیایی ماڵەکانمانە. خۆشی بێترشی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە. جا چ برنجێک؟ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت. ئەوە قسەی من نییە، بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن. برنجی ئاوزێڕێکی کە لە باشترین برنجەکان 11-21 هندیە. وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە. خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێڕە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال: پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0870 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایزان دووبارە سڵاوتان لێبێ. ئەچینە لای هاوکارمان وشار محەممەد لە شارە زوورەوە بە بزانین زانیارەکانی ڕۆژ لەوێ چی هەیە. وشار سڵاوت لێبێ و چ زانیارێکت لایە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام وەکو لای ئێوە لای بینەرانیش ئاشکرایە ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی ئەزمونونەکانی پۆلە کۆتاکان بەتایبەت پۆلی 12ەیە کە لە سنووری دەربەندیخان و قەزای شارە زوور. ئەگەر تیش بخەمە سەر ڕێکارەکان و لە هەمان کاتیشە باسێک لە دۆخی ئیداری ناحەی وارماوە و قەزای دەربەندیخان دەکەن کە تا ئێستا هەردوو جیهەتەکە هەم ناحەکە هەم قەزاکەش بێ بەڕێوەبەرن و بەوەکالەت لەلایەن دوو جیهەتی باوەکالت بەڕێوە دەبرێن. سەرەتا ئەگەر باسێک لەوە بکەین کە ئەمڕۆ 144,142 قوتابی لەسەر تاسەری هەرێمی کوردستان دابش بوون بەسەر 2337 هۆڵدا. واتە لە هەرێمی کوردستان ئێستادا بە یەک کات لە کاتژمێر 8:30ەوە تاقیکردنەوەکان دەست پێ دەکات تا کاتژمێر 12 2 سەعات پێش تاقیکردنەوەکانیش هێڵی ئینتەرنێت لە بەشێکی زۆری شار و چارچوبەکانی هەرێمی کوردستان بچڕا و وەسێنرا بۆ ئەوەی کە ئەو تاقیکردنەوانە لە کاتژمێر 6 یا تا کاتژمێر 9 دەگەنە هۆڵەکان لە پارێزگاکانەوە بەبێ شەفافی بێ و هیچ هەوڵێک نەکرێ بۆ
دزەپێکردنی پرسیارەکان و ڕەنجی بەشێک لە خوێندکاران بەزایە بچێەوە لە قەزای دەربەندیخانیش کەمێک لەمە پێش لەگەڵ بەڕێوبەری پەروەردەی قەزای دەربەندیخاندا قسەم کرد باسی لەوە کرد کە 1234 خوێندکار لەسەر ئاستی قەزاکە بەشداری تاقیکردنەوەکان دەکەن و بەسەر 22 هۆڵدا دابش کراون ئەم 22 هۆڵش بەسەر 15 قوتابخانەوەتە قوتابخانەی وا هەیە 2 هۆڵ یان زیاتری لە خۆی گرتووە و بەشەکانیش بە دڵنیاییەوە وێژەیی و زانستی وە پیشەیی زانستی 821 خوێندکاری لە قەزای دەربەندیخان بەردەکەوێت و 397 خوێندکاری دیکە بەر وێژەیی دەکەون 25 خوێندکاری دیکەش بەر پیشەیەکان دەکەون ئەوەی کە بەڕێوەبەری پەروەردەی قەزای دەربەندیخان جەختی لێکردەوە کە ئەوان دەڵێت بە شێوەیەک تەواوی ڕێنماییەکان بە خوێندکاران دراوە دەمامک لە دەمیان کردووە وانشی پێیان نەبوو بە هەر وەکارێک بوو بێ تەمامکیان بۆ دابین کراوە لەسەر جەم هۆڵەکاندا و باسی لەوە کرد کە بەردەوام خۆی وەکو بەڕێوەبەری پەروەردە لە با بڵێن لە دەوراندا بەسەر هۆڵەکاندا بوو ئەوەی کە لە هەر گرفتێک لە بەردەم خوێندکاران یاخود مامۆستایاندا هەبێت ئەوە بەزووترین کات چارەسەر بکرێەوە هۆڵێکیش 4 مامۆستا و بەڕێوەبەرێک و جێگرێک کە ئەکاتە 6 مامۆستا چاودێری دەکەن و لە هەمان کاتیشا لە ماوەی ڕابردوودا بەپێی ڕێنماییەکان کەم کراوەتەوە ژمارەی هەر خوێندکارێکە لە هۆڵدا بێت لە ڕابردوودا 70 خوێندکار لە هۆڵێکدا بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کەمبوونەوەی قەرەباڵغی لە 45 تا 50 خوێندکار لە هۆڵەکاندا جێ دەکرێتەوە لە قەزای شارە زوریش ئامارەکان لە با بڵێن بەراورد بە دەربەندیخان زیاترە لەوەی کە قەزای شارە زۆر ژمارەی خوێندکارانی زۆرە و ڕوبەرێکی فراوانی هەیە لە ماوەی ڕابردووشدا لەگەڵ لایەنی ئیداری پەروەردە قسەم کردووە لە قەزای شارە زۆر باسییان لەوە کردووە کە ئەوانیش بە هەمان شێوەی شارەکانی دیکە هەرێمی کوردستان هەوڵیان داوە کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و لە شارە زوریش 37 هۆڵ کەوتمان لە دەربەندیخان 22 بەڵام لە قەزای شارە زور 37 هۆڵ دابین کراوە بۆ خوێندکاران بۆ ئەوی تاقیکردنەوەی تێدا ئەنجام بدەن و بەسەر 1750 خوێندکار واتە 1750 خوێندکار لە قەزای شارە زور بەشداری تاقیکردنەوەکان دەکەن و لە هەمان کاتیشدا ڕێژەی کرد ئەوەی کە ئەو باسی کرد لە ڕێژەی کوڕەکان زیاترە و ئەویش بە هەمان شێوە باسی لەوە کرد کە تەبەنی ڕێنمایەکانی تەندروستیەکانیان کردووە و ژمارەی بەشداربووان لە بابەتی هۆڵەکاندا کەم کراوەتەوە بۆ 40 بۆ 50 خوێندکار و ئەوەی کە بەبەستمە باسی بکەم ئەگەر کاتما بێت باسێک لە لایەنی ئیداری قەزای دەربەندیخان و ناحی وارماوە بکەم لە ماوەی ڕابردووشدا تیشک ماخسە سەر ئەوەی کە ناحی وارماوە بەڕێوەبەری نێوە نزیکەی 10 مانگا زیاتر لە 10 مانگا بەڕێوەبەری ناحیەکە بوونی نێوە من لەگەڵ مەکۆی بستنەوەی گۆڕان قسەم کرد لەبەرەوەی ئەم پۆستی ئەوانە پێویستەکە ئەوان پڕی بکەنەوە ئەوان باسییان لەوە کرد کە کەسێکیان دیاری کردووە بۆ ئەو پۆستە بەڵام بەهۆی ئەوەی کە کەرەنتینەوە دۆخی نەخوازداوی ئێستا هەرێمی کوردستان نەتوانراوە ڕێکارەکان تەواو بکرێت تا ئێستا بەڕێوەبەری ناحیەکە چۆڵە و باسی لەوەش کرد ئەو کەسێک کە دیاریان کردووە ئاوارە حەمەڕەشیدا بەڵام بەهۆی ئەو دۆخە نەخوازداوی کە هەرێمی کوردستانی گرتووە نەیانتوانیوەکە ئەو کەسە دەستنیشان کە لە هەمان کاتیشا ماوەی هەفتەیەکە بەهۆی تەواوبوونی ماوەی یاساییەوە قایمقامی قەزای دەربەندیخانیش لە کارەکەی با بڵێن دوور خرایەوە و خۆشی لە ڕاگەدراکرا باسی لەو کارچالەکانەکە کە لە ساڵی 2015ەوە لە قەزاکە جێبەجێ کرا و باسی لەوە کرد کە لە سەردەمی ئەودا سەردەمێکی نەهاتی بوو لەوەی کە بوو بەلەرزە بەسەر قەزاکەدا هات لەوەی کە کێشەی کەم ئاوی هەبوو بەڵام ئەو بە کوتەی خۆی چارەسەری کردەوە بە دڵنیاییشەوە بەشێک لە ڕێکارەکان هەوڵیدا کە کێشەی ئاو تا ڕادەی لە قەزای دەربەندیخان کەم کاتەوە بەڵام تا ئێستا نەتوانێت کوالێتی ئاوەکە کە پیسە پاک بکرێتەوە لە هەمان کاتیشا باسی لەوە کرد کە ئەو لە مەودووە بەهۆی ئەوەی کە مایدی ساڵی 1950 و بەپی یاسا کاتی تەواو بووە واز لە پۆستەکەی دێنێ لە ئێستادا بەوە کادر لەلایەن بەڕێوەبەرێکی ئیداری کە لە ماوەی ڕابردوودا قایمقام بووە لە پارێزگای سلێمانی و ڕەوانەی قەزای دەربەندیخان کراوە بۆ ئەوی بە شێوەیەکی وەکالەت هەوڵی چارەسەرکردن و یاخود ڕایکردنی کارەکان بدەن تا ئەوەی بزوتنەوەی گۆڕان بە دەردی ناحی وارماوە نەیبات و قەزای دەربەندیخان کەسێکی جێگرەوە بۆ ئەو پۆستە دابنێن کە وەکو باسم کرد لە ناحی وارماوە بە هەمان شێوە کە لە پشتی بزنەوەی گۆڕانە کە قەزای دەربەندیخانیش بە هەمان شێوە لە پشتی بزنەوەی گۆڕان تا ئێستا سەرکەوتوانە نەیتوانیوە ئەو کێشەیە چارەسەر بکەوە چاوەڕوان دەکرێت خەڵکی سنوورەکە کە بزنەوەی گۆڕان هەوڵێک بدەن بۆ پڕکردنەوەی ئەو پۆستانە لەبەر ئەوەی بەهۆی ئیستحقاقی هەڵبژاردن و لە هەمان کاتیشا خۆبەڕێوەبەری حکومەتە خۆجیەکانی پارێزگای سلێمانی پێویستەکە کە بزنەوەی گۆڕان ئەو پۆستانێک لا بکاتەوە بۆ تەوەرێکی تر ئەگەر کاتما بێت کاتم لە بەردەستا بێت باسێک لە ڕێگای
دەربەندیخان بکەم کە لە ڕێگای دەربەندیخان بە دوواداچوونێکم کردو بوو ئەو پرسە بە هەمان شێوە ئەیبەستمەوە بە شەقامە 100 مەترەکەی پارێزگای سلێمانیەوە ئەوان بە 3 قۆناغ بڕیارە کە خۆتانزان تا سڵ و جۆ دەمرکان تەواو بکەن بەڵام ئەوەی 3 قۆناغ بە هەمان شێوە ڕێگای وارماوە دەربەندیخانمانێت تا ئێستا نەیانتوانیوە تەواوی بکەن وە قۆناغ یەکەم تەواو بۆ ئێستا بەهۆی ئەوەی کە حکومەت پارە بۆ پرۆژەکە سەرفناکا کۆمپانیایی ئێرانیەکە هاتووە ڕێگاکەی داخستووە ڕێگە نادا کە هیچ شۆفێرێک بەسەر ئەو هێڵەدا هاتوچۆ بکە ئەمەش بۆتە هۆکاری نیگەرانی هاوڵاتی ئەم لە ماوەی ڕابردوشدا یەکێک لەو ڕووداوانەی کە لەسەر جادە کۆنەکە ڕوویدا و لە هەمان کاتە جادە تازەکە کرابوو بەڵام بە شۆستە گیرابوو ئەوە بوو کە 5 پێشمەرگە لە ڕووداوێکی هاتوچۆدا کەوتە ناوی لە دۆڵەکان و چواریان دەست بەجێ گیانی دەستا و دواتریش برینداری پێنجەم لە نەخۆشخانەی شۆڕش گیانی لەدەستدا ئەمە باس لەوەیە کە هاوڵاتیانی سنوورەکە دەڵێن چۆن ڕێگای وارماوە دەربەندیخان لەلایەن حکومەتەوە پەراوێز کراو وەل بە نیوەناچڵی جێهێڵرا هیداوە هیوا خوازن پارێزگای سلێمانی بەو دەردە نەبەن و ئەو ڕێگایە چاپ بکەن و لە ماوەی ڕابردووشدا لەگەڵ قایمقامی پێشووی دەست لە کار کێشاوە کە وەکو ئاماژە پێ موادەکەی تاوە وەک یاسایەکەی باسی لەوە کرد کە پێویستەکە 2 تونێل لەو ڕێگایە دروست بکرێەوە ئەوان باسییان لەوە دەکرد ئێمە هەوڵ دەدەین ئەو 2 تونێلە ئامادە بکرێت لەبەرەوەی تونێلە کۆنەکە بە کەڵکی کارکردن نەماوە لە ئێستادا ناتوانێت ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل کێش بکات بەڵام ئەوەی کە ئەوەی نیگەرانی لای کۆمپانیا ئێرانەکە دروست کردو باس لەوە دەکەن لە ماوەی ڕابردوودا بەشێک لە شۆفێران ئەو ڕێگایان بەکارهێناوە هەر زەرێک لەو ڕێگایە کەوتە بێ ئەوان دەبێت لەسەر کولفەی خۆیان چاکی بکەنەوە لەبەرەوە داواکارن سەر ڕایدانانی بربەستی کۆنکرێتی داواکە لە شۆفێران کە بە هیچ شێوەی ئەو ڕێگان نوێ بەکارنێنن لەبەر ئەوەی حکومەت ئامادە نیە ئەو ڕێگایە چارەسەر بکە هەر بۆ ئەم پرسەش لەگەڵ بەڕێوەبەری ئاوادانکردنەوە ڕێگاوبانی سلێمانی قسم کرد باسم لەوە کرد کە ئایا ئێوە تاکەی ئامادەن پارە بۆ ئەم ڕێگایە ڕێگای مەرگە دەست نیشان بکەن و تەرخان بکەن ئەو باسی لەوە کە تا ئێستا با بڵێن سەرەداوێکیان لە بەردەستدانیە کە ئاماژە بۆ بێ کە ڕێگای وارماوە بۆ دەربەندیخان تەواو بکەن و باسی لەوە کە تا ئێستا ئاقاری ڕوونی و بەم زوانە پێ ناچێت ئەو ڕێگایە تەواو بکرێت لە هەمان کاتیژە باسی لەوە کرد بەڵام ئێمە بودجەیەکی تە سەرف دەکەین بۆ ڕێگاکە ئەویش پڕکردنەوەی چاڵ و چۆڵەکان فراوانکردنی ڕێگاکەی بەڵێ بەدڵنیایەوە ئەمە بە هاوکاری بەشێکی خێرخوازان ئەم خاڵەیان جێبەجێ کرا و بەشێک لە چاڵ و چۆڵەکان پڕکراوە کە ئەمەش دەتوانین بڵێ هۆکارێکی سەرەکیە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەبەر ئەوەی شوار من بەردەوام لەسەر ئەو ڕێگایان بەهۆی کارکردنەوە بەشێک لە شۆفێران هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ئەوەیە کاتێک لە چاڵێک ئەوێ خۆی لابدا لەژێر سەر ڕێگای بەرامبەر و تووشی هەڵدێر یاخود دەکەوێتە دۆڵ و نشێوەکانی سەر ڕێگای دەربەندیخان وارماوە یاخود بەر ئۆتۆمبیلی بار هەڵگر دەکەوێت و ڕووداوی نەخوازرا و دەکاتەوە تا ئێستا توانین بڵێن زۆر باشە هوشیار سپاس بۆ زانیاریەکانت کەوا لەگەڵمان بووی لە شارە زوورەوە بەڵێ بینەرانی عزیز وەک هاوکارم وشار باسی کرد وەروە خۆشمان ئاماژەمان پێدا ئەمڕۆ خوێندکارانی پۆلی 12 بەشەکانی وێژەی و ئەدەبی و پیشەیەکان تاقیکردنەوە نیشتیمانیەکان ئەنجام دەدەن کەوا تاقیکردنەوەیەکی مەسیریە بۆ قسەکردن لەسەر بارودۆخی خوێندکاران و ڕێنمایی پێدان بە خوێندکاران و چ پێش دەست پێکردنی تاقیکردنەوەکان کەوا ئیشیان لەسەر کراوەوە بە ئەمڕۆ لە کاتی تاقیکردنەوەکان و بەدڵنیایەوە لە دوای دەرچوونی نەتیجەکانیشان کەوا ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بەڕێز دکتۆر بیست محەممەد ساڵە وەکو سکرتێری ڕێکخراو کەوا لێرە لەمان میوانە قسە لەسەر ئەم بابەتانە دەکەین دکتۆر بیستم زۆر بەخێربی زۆر سپاس ساڵانەیەوە پێش دەست پێکردنی تاقیکردنەوەکانەگە یەک هەنگاو بگەڕینەوە دواوە زۆر لەگەڵ خوێندکاران ماندوو دەبن ڕێنمایان دەکەن چۆن خۆیان ئامادە بکەن بۆ تاقیکردنەوەکان ئەگەر ئاماژەیەک بۆ بکەی و بە تایبەتیش کە ئێستاکە لە کاتی تاقیکردنەوەکان ئێوە چ ڕێنمایەکتان بۆیان هەیە خۆت چۆن چۆنی لەگەڵیان دەبن چۆن پشتیان دەگرن چۆن هاوکاریان دەبن ئەڵێ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سپاس بۆ جەنابت و باوکارانیشت دیارە خۆشبەختانە ئەمڕۆ تاقیکردنەوەکان دەستی پێکرد کە ئەوە بەلای منەوە هەنگاوێکی زۆر گرنگە کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم نای بەوەی کە ساڵێکی قوتابی خوێندکار نەفەوتێ وەک ئێمە لە سەرەتاش ڕامانگەیان هەر ڕووداوێک ڕووی داوە لە هەرێمی کوردستان هەر نائارامی یان وەزعێکی نائاسایی هەیە پێویست ناکا بە هیچ جۆرە ساڵێکی قوتابی خوێندکار بفەوتێت کە ئەمە سپاس بۆ خۆی گەورە ومێ دەکەم کە ئەم چەند ڕۆژەیش ماوە بە سەرکەوتووی کۆتایی بێ ساڵی قوتابی خوێندکار تێپەڕی پۆلی 12 ئامادەیی وەک کارگوشاریش باسی کردەوەی کە ڕاگەیەنراوە
یعنی ژمارەیەکی دڵخۆشکەر خەڵک لە 12 ئامادەیە 144,142 کەس یعنی ژمارەیەکی زۆر بەرچاو و ڕێژەیەکی باشە و ئەمەجێی دڵخۆشیە کە ئەم وڵاتی ئێمە یعنی خەڵکەکەی بەداخەوە نەک دەسەڵاتەکەی خەڵکەکەی بەرەو ئەوەیە کە زانست و زانیاری بەرەو زانست و زانیاری جێی دڵخۆشیە من بۆ خۆم یعنی وەکوڵە دڵخۆشم بۆی کە ئەوەنە 1000 قوتابی بەس لە 12 ئامادەیە بێگومان لە پۆلەکانی تریش ژمارەکە زۆر لەوە زیاترە بۆیە ئەوەی کە ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان بچمە سەر پرسیارەکەی جەنابەت هەمیشە بە بەردەوامی لە سەرەتای دروستبوونی لە سەرەتای دروستبوون و کارکردنی ئێمە وەک ڕێکخراوێکی قوتابی خوێندکاری یەکێک لە کارە هەرە گرنگ و لە پێشینەکانمان هاوکاری قوتابیانی پۆلی 6 ڕابردووە 12 ئێستاە کە ناوەکەی بووە بە 12 هەمیشە هاوکاریان بووین بەوەی کە لە کاتی پێش تاقیکردنەوەکان هاوکاریان بووین بۆ کردنەوەی خولێکی زۆر گرنگ و سەرتاسەری کە ناوی خولی سەرکەوتنە مێژوویەکی زۆر پڕ لە شانازی و پڕ لە خزمەتی هەیە ئەم خولا توانیوێتی یعنی هاوکاری قوتابی و خوێندکار بێت لەوەی کە ئەو ناتەواویانەی یان ئەو تێنەگەیشتنانەی کە لە کاتی وانەکانی ڕۆژانە لە قوتابخانەکان هەیەیان بووە لە خولەکەی ئێمە بۆیان قەرەوە بکەینەوە سپاس بخوا ئەم ساڵیش کە ئێستا قوتابیان تاقیکردنەوەکەن لە هەندێک لە شار و شارەشەکانم خولەمان هەبووە بە بەردەوامی قوتابی خوێندکار لەگەڵی ڕۆیشتون تا ئەو کاتێک کە کەرەنتین ڕوویدا بەداخەوە کە هەموو حاڵەتێک گۆسا ئێمەش لەو بەروارە تاوەکو ئێسا بۆ ئەوەی کە ڕێنمایەکان وەک پێویست جێبەجێ بکرێەوە بتوانین بەر بەم پەتا جیهانیە بگرین هەموو کار و چالاکیەکانمان وەساندووە لە ناو قاعەکانمان بەڵام ئێمە خۆشبەختانە ماوەسا بەڕێزەکان ئێمە وەکو گروپی ڕاهێنەران ئەوەی کە ڕێنمایی ئەدەین لەوەی کە چۆن قوتابی خوێندکار بخوێنێ چۆن وەڵام بداتەوە چ کاتێک گرنگە بۆ سعیکردنی چوانەیەک ئەمانە هەمیشە بە ڕێگەی ئۆنلاینیان بە ڕێگەی جیای خۆمان لە گروپ و ئەکاونت و شوێنە گشتەکانی ڕێگەی پەیوەندی هەوڵمانداوە بە قوتابی خوێندکار بگەێنین ئەمە ئێمە وەک ڕێکخراو بە ئیشێکی سەرێکی خۆمانی ئەزانین و پێمان وایە قوتابی و خوێندکار کە ئێستا قوتابیە 4 ساڵی تر یان 5 یان 6 ساڵی تر پزیشک ئەندازیار یاساناس کەسانی ژمێریار ئابووریناس کەسانی مامۆستای پێشکەوت و کەسێکن کە خزمەتەکەن لە کەرتێک لە کەرتەکانی ئەم وڵاتە بۆیە پێویستە ئەم توێژە هەموو خزمەت گوزاریەکانیان ئاڕاستە لەگەڵ پێشکەش بکرێ و هەموو هۆکارەکانی ئاسانکاریشیان بۆ ئەنجام بدرێت کە ئێمە لە هەموو داواکاری و قسەکانمان لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان پێمان وتووە نەبێ 12 ئامادەیی تایبەتمەندی زۆری هەبێ بۆ ئەوەی کە ئەم تایبەتمەندیانە بتوانێنەوەیەکی تەندروست بنێرێتە زانکۆ پەیمانگاکان و ئەو نەوە تەندروستە بچێتەوە کۆمەڵگا جارێکی تر خزمەت بەم کۆی پرۆسەکانی ژیان لە هەرێما بکاتەوە کە ئەم ڕۆژ ئەم تاقیکردنەوەانە هەیە هیوادارم هەموو قوتابی خوێندکار کە خۆزگەم بەرنامە دوێنێ بواە هەرچەند ئێمە یەکێک لە ڕێنمایە هەرە گرنگەکانمانەوەیە کە قوتابی خوێندکار ئەو ڕۆژەی یەتە 12 ئامادەیی تر دوورکەوێتەوە لە هۆکارەکانی ڕاگەیاندن بە تایبەت هۆکارەکانی پەیوەندی مۆبایل و ئەنتەرنێت بۆچی بۆ ئەوەی کە نەتوانێ یعنی کاتی لێ نەگرێ بەڵام ئەم ڕێنمایانەی ئێستا من قسە لەگەڵ جەناب دەکەم هەموو ئەم ڕێنمایانەی ئەمڕۆ کە قسەی لەسەرەکەین بۆ دایکان و باوکانی ئەزیز بۆ کەسوکاری قوتابی خوێندکارە بێ دایک و باوکی ئەزیز تۆ قوتابیەکتەیە 12 ئامادەیە ئەو قسانەی شەڵاکەیانکەین لە وەڵامدانەوەی پرسیارەکانی جەنابەت بۆ ئەوانە کە ئەوان بتوانن ئەو ژینگە ئارام و گونجاو فراهم بکەن تا ئەوکو قوتابیەکەیان ئەم چەند ڕۆژەی کە ماوێتی لەم ساڵە ئەم چەند ڕۆژەش بە ئاسوودەیی تێپەڕێنێ سەرکەوتن بەدەستبێنێ خۆی بێکمان پێشتریش مەس بڵین هەر لەگەڵ بەڕێستانە قسەمان لەسەر ڕێنمایی پێدان و بە پشگیری ئێوە بۆ خوێندکارانە بۆ تەنانەت کاتی پێم وایە بێ فۆرم پڕکردنەوەش ئەوان دێوە هەر هاوکاریان دەبن بۆی دوایەکرێ باسێکی با ئیمتیحانەکان بەسەرکردنی تەواوکەن ئەو دکتۆر ئەو بابەتانەیە گەر ئێوە پێشتر قسەتان لەسەر کرد بێ و ئێستاکەش بۆ بێگومانوەکو باسکە بەڕاستی هەمووی ئێستا بێت دایکان و باوکان گوێمان بۆ بگرن بەتابەت لەم قۆناغە هەستیارەیە خوانە خواستە گەر خوێندکارێک تووشی پەتاکە ببێت ڕەنگە لە وەسەتی ئیمتیحانە لە تاقیکردنەوەکانە ئەو توانایی نەبێت بڕواتەوە لە ڕووی تەندروستیەوە تووشی کێشە بێ ڕێنماییتان چێ بۆ دایکان و باوکان خوێندکارەکانیان
شێوازێک بنێرنە قاعەکانی خوێندنگای یاخود کاتی دێنەوە لە ماڵەوە یاخود کاتێ دێنێنە دەرەوە چۆن مامەڵیان لەگەڵ بکەن خۆی یەکێک لەو ڕێنمایانی کە ئێمە هەمان بووە بۆ قوتابی و خوێنکار ئەوەیە قوتابی و خوێنکار کە ئەچێ بۆ قوتابخانە بە فترێک بڕوات یەکسەر بڕوات هۆڵی تاقیکردنەوەکان زۆر لە ناو ساحەکە ڕانەوەسێ کە مناقەشەی بابەتەکان بکاتەوە بە جۆرێ لە جۆرەکان وا بزانێت چەند شتێک لەو کاتە نازانێ هەموو شتەکانی لەبیر چۆتەوە کە ئەمە لایەنی دەرونی قوتابی و خوێنکار تێکەدا. خۆشببختانە ئەم ڕێنمایی ئێمە کە چەندین ساڵە ئەنجامێ دەین ئێسا ڕێنمایەکی زۆر باشە بۆ ئەوەی قوتابی و خوێنکار بۆ خۆپارێزیش لە پەتا هیچ تێکەڵیەک نەکا لەگەڵ هاوڕێکانیە ئەم هاوڕیانە ڕاستە بۆ نمونە زۆربەی هاوڕێکانی لە مانگی لە 26 دووە نەبینیوە ڕاستە بەڵا هاوڕێکی زۆر خۆشەیە بەڵام ئەم خۆشویستنە با هەڵگیرێ بۆ چەند ڕۆژێکی داهاتوو کە تاقیکردنەوەکان تەواو بن ئیشەڵا پەتای کۆرۆنایش لەسەر ئێمە سووکەوێ و نامێنێ ئەو کاتە قەرەووی ئەم ماوە ئەەکەینەوە بۆیە ڕێنماییان بەردەکەوێ ڕێنمایی ئێمە بۆ سەرەتا بۆ قوتابی و خوێنکار کە دوایی بۆیان بجێڕنەوە یەکەم ئەوەیە کە بە فترەیەکی کەم پێش تاقیکردنەوەکان بگەنە ئەو هۆڵەی کە تاقیکردنەوەی لێ ئەنجامەداوەی بە هیچ جۆرێ لە ساحەی قوتابخانەکە یان ئەو شوێنی تاقیکردنەوەی لێدا نەوەسێ ڕاستە خۆ بچێتە هۆڵی تاقیکردنەوە و هەموو هۆکارەکانی خۆپارێزی لە دەستکێش لە دەمامک لەمانە بەکاربێنێ ئەگەر بتوانێ بۆنە بۆنا جێڵێکی بچووک لە گیرفانی بێ ئەم جێڵە کە پێشەوەی بچێتە ژوورەوە دەستی جوان تاقیم کە دوایی کە هاتە دەرەوە دەستکێش و ئەمانەی لابر دەستی تاقیم کە ئەمە لە هۆڵەکە خۆی ئامادە بکاوە لەوەیش زۆر خۆی یعنی ببوورێ یعنی ببوێرێ لەوەی کە نزیک نەبێتەوە چ لە هاوڕێکانی چ لەگەڵ مامۆسای بەڕێزەکانیش و مامۆسەکانیش لە هەمان شێوە لەگەڵ ئەمە و هەروەها کە تەواو بوو لە تاقیکردنەوە بە هەمان شێوە لە ساحە نەمێنێتەوە ئەمە زۆر گرنگە نەمێنێتەوە دوو ئیسفادەی لێکە ئیسفادەکەی یەکەم بۆ ئەوەیە کە نابێ قوتابی و خوێنکار لە هۆڵ هاتە دەرەوە یەکسەر پرسیارەکان حەل بکات و بچێتە سەرەوەی کە لەوانەیە یەکێک لەو حەلکردانە وانە بێ دواییتر تووشی قەلق و خەفەت و ئەمانە ئەبێ ئەوە نەم غەڵەت کردەوە نەم غەڵەت کرد و هەروەها خۆپارێزی تەندروستیەکەیش خۆی لێ ئەپارێزێت. دکتۆر بابەتێکی پێم خۆشە مەسەڵەن قسە لەسەر ئەوە بکەیت کە چەند زیانی ئەبێت یاخود چەند گرنگە ئێستاکە دایک و باوکان بە تایبەت بۆ خوێندکارانی خاتون بۆ خوێندکارانی ئافرەت بۆ کچە خوێندکارەکان کە لە ماڵەوە ڕەنگە ئیشیان پێ بکەن لە کاتی نان خواردن نان حازرکردن ڕەنگە لەبەرەوەی فۆرمێک دروست بووە ئەبێ ئەوانیش بەشێک بن لە ئیشەکانی تا چەند گرنگە ڕێنمایی چێ بۆ دایک و باوکان کە لەم کاتەیە بە جددی کاتێکی زۆر باش فراهەم بکەن بۆ خوێندکارەکانیان. وڵا خۆی ئەوە زۆر گرنگە یعنی بەس خۆشببختانە ئێسا و جیلەی کە دایکن ئێستا قوتابیەکانیان لە 12 ئامادەین سپاس بۆ خوازۆرینی هەر زۆریان ڕۆشنبیرن خۆیان خاوەن شەهادە و کەسانی ئەکادیمی و خوێندەوارن بەشێکی کەمیشیان کە ئەو بابەتیانی ڕۆشنبیری خۆیانیان هەیە لەبەرەوەی کە تەمەنەکەیان تەمەنێکە کە گونجاوە لەگەڵ قوتابی خوێندکارەکە ینی ئەوە نییە کە زۆر بە تەمەن بێت نەتوانێت کار بکات و ئەمانە لەگەڵ ئەوەشتا دایک و باوک پێویستە قوتابی خوێندکار کە هاتە 12 ئامادەی لە هەموو شتێ بیبوێرێ یعنی لە هەموو شتێک لەم قوتابەی خۆش ببێ نە ئیشی پێ بکات لە دەرەوە نە ئیشی پێ بکات لە ماڵەوە هاوکنا بە بۆنەی ئەمەوە سەردام بکە نە بە بۆنەی ئەمەوە میوانداری بکە نە بە بۆنەی ئەمەوە یعنی بەشداری لە سەفرە و گەڕان و چوونە دەرەوە ئەم شتانە نابێ هەموو ئەمانە بکە حتا لە بۆنەی ئەمەوە گەرەزانانی حەزی بە جۆرێک لە جۆرەکان لە سرودێکە لە ئاوازێکە نازانم لە فلیمێکە لە دراما لە هەر شتێک لەمانە هەیە نابێ بە بۆنەی ئەمەوە خۆیشی سەیری بکە نەوەگەم گوێی لەو دراما بێت لە ناکاو یەکسەر سلسلەیە ئەفکاری سعیکردنەکەی بپشڕێ گرنگە دایک و باوک 12 ئامادەیی بۆ دایک و بۆ قوتابی خوێندکار هەلێکە دووبارە نابێتەوە کاکشە بە هیچ جۆرە دووبارە نابێتەوە کە دووبارە نەبوویەوە ئەم هەلە لە دەستە چێ ئەم هەلە قوتابی چەندێ زەرەری لەیەکە دایک و باوکیشەوە لە زەرەری لەیەکە یا سەبوانە بەناو لەم کاتی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئەوانەی کە هەر ماڵێک دکتۆرێکی هەبوو بێ بۆ خۆی ئەتوان بڵێ میسراحەتی کردو لە ماڵەوە دکتۆرێکەیە و نەخۆشەکەوێ ناچێتە خەستخانەکان دێ ئەم بە جۆرێک لە جۆرەکان ئەمان کرد یعنی ئەوترێ بە خەڵکەکە هەڵەکە کە تۆ دکتۆری خۆت تێتر نەخۆشیشکەوی زۆر کێشت نابێ بۆیە ئەمە با بڵین دکتۆرێک ئەی باب پەرستارێک نازانم هەر جۆرێک لە جۆرەکان
ئەوەی کە مامەسایەکی بێ ئەوەی کە ئەندازیارێکی بێ یاساناسێکی بێ لە هەر شوێنێکە تۆ پێویستت بەم پیشەیە هەبوو ئیتر هیچ کێشەیەکت نابێ یەکسەر لە ڕێی کوڕەکەی خۆتەوە لە ڕێی کچەکەی خۆتەوە لە ڕێی نزیکەکانی خۆتەوە هیچ و کارەکانە جێبەجێیەکەی بۆیە ئەم هەلە بڕێ دایک و باوشی وەرز هەلێکە بۆ قوتابیەکەت بۆ کچەکەت بۆ کوڕەکەت دووبارە نابێتەوە هەر ئەگەریش بڵێ دووبارەیەکەینەوە بۆ ساڵێتر کەواتە تۆ یەک ساڵی کوڕ و کچەکەی خۆتت وەستان ستۆپت بەوان کرد 1 ساڵ و 1 ساڵی خۆیشت ژیانی خۆیشە دەبێت دووبارەکەیتەوە چونکە 1 ساڵ تۆ چێش دروستەکەی بۆ قوتابیەکەت بە تایبەتی کە لە 12ەیە ئەبێ ساڵی دووەمیژەر بۆی دروستکەیتەوە بە هەمان ڕیتم هەمان شت بگریتە بەر یەک هەڵی بچووک کوات لێکە دووبارەکەیتەوە بۆیە گرنگە دایک و باوک بە هەموو شێوازێک لەم کاتا بە تایبەت ئەم کاتە حەساس و هەستیاری قوتابی و خوێنکار بە هیچ جۆرێک یعنی نەمیوان هەرکەس وتی یەم بۆ ماڵتان بڵێ داهای لێبوردنەکەم مەیە بۆ ماڵمان هەرکەس وتی با بڕین بۆ فڵانە جێگە بڵێ وەڵای من قوتابیم هەیە نایەم بۆ ئەوێ قوتابی خوێنکارەکەیش بزانە حەزی لە چیە بە چی ئارامە بێت بەو شێوەی کە ئەو ئارامە بێت تۆ هەوڵی خۆتی لەگەڵ بدە تاوەکو بتوانێت بە ئاسوودەیی وەڵام بداتەوە زۆر باشە دکتۆر قسە زۆرە لەسەرم بابەتە بیکەین هەر بۆ ئەوەی ئاگاداری بابەتەکانی هەولێریش بین بزانین هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە لەگەڵمانە عیمران سڵاوت لێبێ و زانیاریەکان لای تۆ چی هەن؟ بەڵە سڵاو لە ئێوە لە تەواوی بیرەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارم ڕۆژ شەممە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکان لە سەرجەم هەرێمی کوردستان تاقیکردنەوەی کۆتاکانی پۆلی 12 دەستی پێکردووە و هاوکات ئەمساڵ جیاواز لە تاقیکردنەوەکانی تر لەژێر ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا تاقیکردنەوەکان دەستی پێکرد دیارە ئەم تاقیکردنەوەی ئەمڕۆ دوایەوە دێکە وەزیری پەروەردە و وزارەتی پەروەردە چەند جارێک تاقیکردنەوەکانی دواخست و دواتر کە زانیان ڤایرۆسی کۆڕۆنا کۆتایی نایە بە نزیکانە لە هەرێمی کوردستان و لە جیهان تا ئێستا ڤاکسینێکی وانە دۆزراوەتەوە بڕیاردرا تاقیکردنەوەکان ئەنجام درێت چونکە تاقیکردنەوەیەکی پێویستە و چارەنووسی قوتابی بەسەرەوەی دیارە ئەمڕۆ بە 144,000 قوتابی لە سەرجەم 144,142 قوتابی لە سەرجەم هەرێمی کوردستان تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن و دیارە 50,000 لەم قوتابیانە لە شاری هەولێرن و 40,000 لە پارێزگای سلێمانی و 42,000 لە پارێزگای 42,000 لە پارێزگای دۆکن و ئاکات 2366 قوتابیش لە پارێزگای هەڵەبجە تاقیکردنەوەکان ئەنجام دەن دیارە ئەم ساڵ بەهۆیەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا تەشەنەی کردووە لە سەردەم هەرێمی کوردستان وزارەتی پەروەردە بڕیاری داوە کە هۆڵەکانی خوێندن یان خەعەکانی خوێندن لە قوتابخانەکان کەمی بکاتەوە و هەر قوتابخانەیە 70 بۆ 60 قوتابی تیابێ و قوتابخانەکانی زیاد کردو بەشێک لە زانکۆپەیمانگەکان و هۆڵەکانی زانکۆپەیمانکان لە خوێندنی باڵا وەرگیراوە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان دیارە ئەمڕۆ وێژەیەکان تاقیکردنەوەی بەشی مێژویان ئەنجامداوە و هاوکات لە پۆلەکانی زانستی تاقیکردنەوەی زیندەوەرزانیان ئەنجامداوە ئەم تاقیکردنەوەانە تاوەکو 11 ئاب بەردەوام دەبێت و هەر ڕۆژی هەر هەفتەی تەنها دوو تاقیکردنەوە دەکرێت تا ئێستا قوتابیان لە هۆڵەکانی خوێندنن ئێستا من لە بەردەم قوتابخانەی ئەحمەدی خانێم بەڵام بەهۆی خۆپارێزیەوە قەدەغە کراوە کە میدیا بچێتە نێو قوتابخانە و بە تایبەت نێو هۆڵەکانی تاقیکردنەوە قوتابیان بەشێکی هاتوونەتە دەر پرسیارم لێ کردوون هەرچەندە پلەکانی گەرمان لێرە زۆر بەرز بۆتەوە بەڵام بە شێوازە لە شێوازەکان میکانیزمی فێنکەرەوە و کارەبای بەردەوام بۆ قوتابخانەکان دابین کراوە بۆی کە بتوانن لە جەوێکی فێنک و هادێ زۆر باشە تاقیکردنەوەکانی خۆیان ئەنجام دێت تا تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێت عیمران ئەوەندە ئێمڕەوە هەستت پێکرد بێت لەبەرەوەی یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانە عادەتەن ڕەنگە لە ڕۆژ یەکەم کۆمەڵە کێشۆ گرفت هەبێ بۆ ڕۆژانی تر چارەسەر بکرێ ئەوەندەی زانیاریت لابێ هیچ کێشۆ گرفتێک ڕووی نەداوە چ لە هەمبەر ڕێنمایەکانی تەندروستی یاخود کوالێتی ناو هۆڵەکان یاخود ئەو چ ڕێژەی مامۆستایان چاودێریەکان گەرما و سەرما ناو ئەوانە هیچ گرفتێک نەبووە بە شێوەیەکی گشتی لە پارێزگای هەولێر دیارە لە پارێزگای هەولێر لە کاتژمێر 7:30 ئەمڕۆوە سەرجەم هێزەکانی ناوەخۆوە تیمەکانی تەندروستی دابەشکراون بەسەر قوتابخانەکان
بۆی کە هەم ڕێکاری خۆپارێزی و هەمیش ڕێکاری خودپارێزی تا ئەسیلەکان و هاوکات پرسیارەکان بپارێزرێت تاوەکو ئێستاکە هیچ دەنگۆیەک نییە کە نەپرسیارەکان بە شێوازە لە شێوازەکان ئاشکرا بە بەیان مەترسی لەسەر پرسیارەکانە بێ و زیاتر بەڕاستی وزارەتی پەروەردە ئەمساڵ زیاد لە حەد گرنگی بە تەندروستی قوتابیدا و نیو کاژمێبەر لە تاقیکردنەوەکان لە هەمان شوێنێک کە من لێ وەستاوم لێرە دەمام و دەستکەش بەسەر قوتابیان تەوزێ دەکراوە هیچ قوتابێک بۆی نییە بچێتە نێو هۆڵەکانی خوێندن بە بێوەی کە دەمامچی لەسەر بێت تاوەکو ئێستاکە هیچ گیر و گرفتێ نییە تەنها ئەگەر گیر و گرفتێک هەبێ بەهۆی ئەوەیە کە کەمی فێنکەرەوەکان بەڵام قوتابیان بەهۆی ئەوەی کە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەیە و زۆر لە هۆڵەکانی خوێندن ماونێتەوە تاوەکو ئێستا لە هۆڵەکانی خوێندن و کەمترین قوتابی هاتوونەتە درۆ بۆیە تا ئێستا بە تەواوەتی گەشە و گرفتەکانمان پێ نەگەیشتووە. زۆر باشە سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیر لە هەولێرەوە لەگەڵ مام و سپاس بۆ زانیاریەکانت. دەچینەوە لای بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. کا دکتۆر لە بابەتێکی زۆر گرنگ و حساس قسە دەکەین، ئەویش ڕێنمایی بەڕێستان و بۆ دایکان و باوکان کەوا باس لەوە کرد بە هیچ شێوەیەک دەبێت تەواوی کار و چالاکی و سەردان و شایی و بگرە کۆمەڵێک کاری تەفریحی ڕاگرن. یانێ من پێم خۆشە زۆر جەخت لەسەر ئەم بابەتە بکەینەوە، ڕەنگە بەشێک لە ماڵەکان ڕاستەوەکو بەڕێستان فەرمووتان کۆمەڵێک لە خانەوادەکان گە خودی دایکەکە پەروەردەکراوێ باوکەکە بە هەمان شێوە خۆیان لە خوێندن و ئەو قۆناغیان تێپەڕ کرد بێت لە ساڵانی زوو ڕەنگە ئێستاکە بۆ خوێندکارەکانیان پشتگیرێکی باش بن، بەڵام ڕەنگە بە گشتی لە هەرێمی کوردستان ئەو کێش و گرفتانە هەبن. زەڕوریترین شت یا خۆت گرنگترین شت کە ڕەنگە زۆر گرنگ بێ لەسەر دڵودەرونی خوێندکارەکان هەتا بە قسەش بێ زۆر جار ئەو گرفتە هەیە ئەڵێ هەنێ لە ماڵەکان بە مناڵەکانیان ئەڵێ بەخوا دەرناچی پەنجابێنی باشە کورە فلان شت وەرت دەگرێت. ئەمە تا چەند گرنگە دایک و باوک خانەوادەکە برا و خوشک پشتگیری ئەو خوێندکارەی پۆلی 12 بکەن، ڕەنگە بە یەک قسە خوێندکارەکە وێران بکەن. یعنی پێم خۆشە لەسەر ئەو بابەتە چۆن گرنگە دایک و باوک کەسوکار پشتگیری و وەروە ڕۆحێتی خوێندکارەکان بەرزکەنەوە. بەڵێ خۆی ئەم ساڵێکی زۆر تایبەتە بۆ قوتابی 12 ئامادەی، یعنی ئەوەی کە ئەم ساڵ 12 بڕێ ئەو کەسانن کە مێژوو تۆماریانەکە لە سەردەمی کەرنتین و کۆرۆنا و ئەمانە 12 بڕێ. بۆیە ئەم ساڵ یعنی لایەنی دەرونی قوتابی و خوێندکار هەر لە سەرەتایی خوێندن کە ئەتوان بڵێم لە مانگی دووەوە کە ئیتر بەرەوە چووکە بابەتەکان کۆتایی پێبێت و بچێتەوە دەستکا بە کۆششکردن هەر لەوێەوە دەست یعنی لایەنی دەرونی بە جۆرێ لە جۆرەکان وەک پێویست نەبوو. بۆیە ئەم ساڵ لایەنە دەرونیەکان خۆی لە خۆیان نییە، یعنی خۆی لە خۆیان متمانەکان زۆر کەمە، یعنی متمانە بەوەی کە من لەوانێ ئەو بابەتم نەخوێند بێ، متمانەی ئەوەی کە من نەمتوانی وەک پێویست بخوێنم، متمانەی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا هەبوو هەواڵە بێتامەکانی ئەم وڵاتە بەداخ و کەسێکی زۆرەوە هەبوو، قەیرانە زۆر خراپەکانی حکوومەت کە باخەڵی کەسوکارەکانی ماڵەکانی هەمووی تەدمیر و وێران کرد، هەمووی خاڵی کردەوە. ئەگەر قوتابیەکی بەڕێز حەزی لەوە بوو بێ شتێک بکڕێ بیخوا بۆی لە کاتی کۆششکردنا تۆزێ ئارامی بە مێشکی بێ لەوانێ سەیری کرد بێ باخەڵی باوکی گوێی لێ بووە، باوکی وتێتی وەڵا پارەمان پێ نەما و نازانم چی، داوای ئەوەشی نەکرد بێ. بۆیە ئەم شتانە ئەکرێ هەمووی بە یەک قسەی خۆشی دایک و باوک کۆتایی پێبێ بە دوو هەڵسوکەوتی زۆر جانی مامەسایەکی بەڕێز لە هۆڵەکانی تاقیکردنەوە کۆتایی پێبێ. بۆیە ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان ساڵانە هێندەی ئەم ژمارە یعنی کەمتر لەم ژمارە ساڵانە قوتابی خوێندکار تەخەڕوجەکە لە کوردستانە، یعنی ئەگەر با بڵێن نیوەی ئەم ژمارەیش بێ کاکە با چارێکی یعنی بیکەی بە 4 بەشەوە لەم ژمارەیش قوتابی خوێندکار ساڵانە تەخەڕوجەکە لە وڵاتە. ئەم قوتابی خوێندکارەکە کۆتایی بە خوێندنی زانکۆیی یان پەیمانگایانێ ئەچێتەوە کۆڵانەکان، ئەچێتەوە شوێنە ئەوانی کە بەتاڵە و هیچ کارێکی نییە و هیچ کارێکی دەست ناکەوێ. بۆیە ئەم تێگەیشتنە ئەم وێنەیە لە بەرچاوی من و تۆ لە بەرچاوی کۆمەلگاوە هەندێک کەس بۆ نمونای تر دێ ئەم شتە ناشرینە پیشانی قوتابی خوێندکارەدا نایە شتە جوانەکانی نیشان بدە. بۆیە گرنگە دایک و باوک یعنی قوتابیەکەی یەتەوە کوڕم
با کوڕم کچم باش بووی دەست خۆش بێ ئەوە تاقیکردنەوەی یەکەم تەواو بوو خوا یار بێت تۆزە کاتمان ماوە دایە وەڵا غەڵەتێکمە بۆ کورە هیچ نییە بانەوە سەد نەبێنەوە هەشت بێ کورە ینی زۆر قسەی زۆر خۆشەیە بۆیە قسە زۆر ئاسانە هەموو کەس دەتوانێت بیکە ینی شتێکە هیچی تێ ناچێنە پانی تێچێنە ڕاکردن بە دوایە ئەبێنە واستە ئەبێنە هیچ نابێ خۆت دەمە ئەڵێ کوردواری لە دەمە چیت لێکەمە بە ئارەزوی خۆت قسەی خۆشکە بۆ قوتابی خوێنکارەکان لایانی دەرونی بەرزکەرەوە قوتابی خوێنکار لەم کاتا تەنیا ماڵەوە ئەبینێ کاکە لەم کاتا قوتابی خوێنکار کچ و کوڕەکەی تۆ تەنیا تۆ و باوکی و خوشک و براکانی ئەبینێ ئەویش لەو کاتا لەوانەیە ئێوە ببینێ کە کاتی ناو خواردنیان پشۆت گشتیەکانن لە ناو ماڵەکانە بۆیە گرنگە لەم کاتا دایک و باوکی بەڕێز خوشک و برایەک کە لەو گەورەتری ئەوانیش کە لەو بچووکتر نەبێت دایک و باوک بە جۆرە لە جۆرەکان وەزیان بۆ یعنی حاڵەتەکانیان وا لێ بکە کە تەسیر لەونەکە پێویستە دایک و باوک قسەی زۆر گەشتبینانە متمانە بەخشین بە قوتابیەکەیان بکەن قوتابیەکەیان وا لێ بکەن کە تۆ یەک تاقیکردنەوە تەواو بوو ساڵەکە بەرەو کۆتاییە چێ ورەت بەرز بێ بە پشتیوانی خوای گەورە تۆ دەرەجەی خۆت بەدەسێنی بۆیە زۆر ئەم حاڵەتانە پێویستە دایک و باوکی بەڕێز ئەمەش لە قوتابیەکانیان بچەسپێنن کە تۆ تەنیا ئەوەی کە لەسەرتە هەوڵە یعنی ئەوەی کە لەسەرتە تۆ ئەبێ هەوڵی خۆت بدەیت کاتی خۆت بە فیرۆنە دەی هەروانەیە کە نایزانی پرسیارکەی لە کەسێک یانەوانە هەرچەند ئێستا پێی وترێت ئەم فترە ئەم کاتی کە ماوە کاتی تاقیکردنەوەکان کاتی پێداچوونەوەی وانەکانە بۆ قوتابی خوێنکار قوتابی خوێنکار ئێمە کە هەمانە بۆ نمونە کاتی سعیکردن کاتی لەبەرکردن ئیمجا پێداچوونەوە ئێستا فتری پێداچوونەوەیە قوتابی خوێنکارە بێ ئەو حاڵەتانی هەمووی تێپەڕان بێ لەوانەیە تێنەگەیشتووە شتێکی جوان بۆ لەبەر نەکراوە بێ ئەوانەی تێپەڕان بێ ئێستا تەنیا دووبارە ئەکاتەوە پێداچوونەوە ئەکاتەوە بۆیە پێداچوونەوەی دروست ئەوەیە کە تۆ لایانی دەرونی ئارام بێ و لایەنە دەرونیش ماڵ ئێستا زۆر گرنگە بۆیە دایک و باوک لەم حاڵەتا بێ زۆر گرنگ زۆر بە ڕێکوپێکی لای قوتابیەکەی بیچەسپێنێ کە ئەوەی کە هەیە هەوڵە لەسەر تۆ ئەوەی کە دابەش کراوە ئەوە خوایە قەرارەکان خوای گەورە داوێتی هەرچەند خوای گەورە جەلە جەلالوهو زوڵم لە کەس ناکە قوتابیەک هەموو دەرزەکانی لەبەر بێ ئیتر هیچ شتێک نەبێ ئەو نەیزانێ خوا زوڵمی لێ ناکە دەرەجەی بۆ نێتەوە هەرچەند ئەمە حاڵەتێکە زۆر قسە هەڵەگرێت زۆر جارێمە لە ڕێنمایەکانمان لەگەڵ قوتابیان دانیشتووی ناڵێ مامۆستا من هەموو شتێکە زانم بە حسابی خۆی هەموو شتێکە زانێ بەڵام کە هەرچێتە ئەرزی واقع نایزانێ ئەمە چی ئەمە هەڵە لەو تێگەیشتنە هەیە کە ئەم بۆوانەکان هەیەی بۆیە ئەمە گرنگە قوتابی خوێنکار هەمووی نابێ بە پزیشک هەمووی ناتوانێت کۆلێژی پزیشکیەکان بەدەستبێنێ هەمووی ناتوانێت تەنیا کۆلێژ ئەندازیارەکان بۆیە کۆمەلگا مادەم کۆمەلگا هەمووی پزیشک نییە بەشێکی مامۆسایە بەشێکی پزیشکە بەشێکی هەر جۆرێک لە پیشەکانە ئەمانیش بە هەمان شێوەی کۆمەلگا دابەشە بن بەڵام ئەوەی گرنگە ئەم هەموو هەوڵەکانی خۆی خست بێتە کار هیچ شتێک نەمابێت کە ئەم لە کاتی خۆی فەوتاندە بێ بۆ ئەوەی کە داخلی تاقیکردنەوەکان بێ ئەمە گرنگە ئەوەی تریش بە دڵنیایی دایک و باوک ڕۆڵی زۆر زۆر سەرەکی ئەبینێ ڕۆڵێکە بینێ کە ئێستا قوتابی خوێنکار لەم کاتا تەسەور کە لەم کاتا زۆرترین پێویستیان بە ماڵەکان هەیە زۆرترین پێویستیان بە کەشی ئارامی ماڵەکان هەیە زۆرترین پێویستیان بەوە هەیە کە ماڵەکان بێکێشە بن ماڵەکان فێنک بن ماڵەکان یعنی شتێک بن کە ئەم دەرونیان مەشغوڵ بکەن حکومت باشە لەم ماوە موچەیەکی دوای ئەوانەوان تەوزیع کرد هیچ نەبێت باوکەکان تۆزێ شتێکی کەمیان بەدەستەوە ئەمێنێ بۆ ئەم فترە هەرچەند جەژن نییە بە ئاراوە لێسەوە خەڵک خەمی ئەوەیەتی بەڵام گرنگە بۆ دایک و باوکەکانیش کە باسی جەژنم کرد حەزەکەم یعنی قسەیەک لەسەرەوەی شکەم بەشێک لە تاقیکردنەوەکانەکەوێتە دوای جەژنی پیرۆزی بە قوربان گرنگە دایک و باوک ڕۆژانی جەژن یعنی وا لێن نەکەن بڵێن تر وەڵا ئێمە ئازاد بووینەرە وەڵا بە ئارەزەی خۆی بڕوا بە میوانی 4-5 ڕۆژی جەژن نێتەوە و قوتابیەکەی ماڵەکان بێن بۆ ماڵی و هەرچەند سوپاس بۆخوا کە بۆ قوتابیان باشە نەک سوپاس بۆخواەوەی کە نەخۆشیەکە هەیە ئێستا بەوەی ئەم نەخۆشیەوە هاتوچەی ماڵەکان کەم بووەتەوە یعنی ڕێککاری خۆپارێزی گیراوەتە بەر خەڵکی لەبەرەوە ناچێتە ماڵەکان بەڵام گرنگە دایک و باوک ئاگای لە قوتابیەکەی بێت ڕاستی پۆلی شەشی بڵێن پۆلی 12 ئەم ساڵ
مشکلایان زۆرە فەرمووە بە دیسان جەژنیش ناوڕێکی تەیەکێ و بە هیوایەوەی دەرونیانێ بێ. دکتۆر کاتمان زۆر کەم ماوە ینی پێم خۆش بوو ئەگەر مامۆستایەکی بەڕێز بەڕێوبەری قاعەیەک هۆڵێک چاودێرێکەوە لە خوێندگاکان حتا ئەو برا بەڕێزانێکەوە پاسەوانیەکەن لە بەردەم خوێندگاکانە قسەیەک بۆ ئەوانیش تا چەند گرنگە بە مامەڵەیەکی جوان و بە عسابێکی ساترەوە دڵێ ئەوانش کێش و گرفتیانەیە لەگەڵ خوێندکارەکان مامەڵە بکەن لە گەریبوونی گرفتێک سەرفە نەزەرێکی سادە لە بەروی بارەدۆخی ئەم ساڵک و باسکرد تایبەت بوو پەیامت بۆ ئەوان چییە داوات لەوان چییەکەوە چۆن مامەڵە لەگەڵ خوێندکاران بکەن. وڵا پەیامم بۆ مامۆسایانی ئەزیز من حەدم نییە چونکە خۆم پەروەردەی دەسی مامۆسام پەیام بۆ مامۆسایە ئەوەندە ئەڵێم وەکو داوایەکی برایانە وەکو قوتابیەکی ئەوان هیوام وایە ئێوە مناوەکەی خۆیان مامیشن و وەسایشن یعنی مام بن بۆ تەلەبەکان وەستایش بن بۆ دروستکردنی داهاتویان یعنی ئەم فترە ڕاستە تۆ بێموچەیە قەیران زۆرە گەرمایە نازانم چی ڕەنگە بە ئازادی خۆی ینی بە ئاسوودەیی خۆی نەچوو بێت ببێتە ینی چاودێر بەڵام ئەمانە بووی ئەو قوتابیانە حساب کە یان قوتابی خۆتە یان برازای خۆتە یان خوشکەزای خۆتە یان خزمێکی زۆر نزیکی خۆتە یان دەرو دراوسەکانی خۆتن یعنی هەموو کۆڵانێک ئێستا ئەمەیتیایە هەموو زۆربەی ماڵەکان یان خزم و کەسوکارەکان هیچ قوتابیەک دوانی 12 ئامادەی لێ حساب کە ئەمە ئەوانن چیت کردو بۆ ئەوان بۆ ئەم زیاتر کە چونکە بە فێرۆ ناچێت بۆ هێزەکانی ناوخۆ یعنی گرنگە لەو کاتانەی هێزی ناوخۆ بۆ نەچووەوەنەوەنە قوتابی و خوێنکار ڕیسکات و نازام وای لێ بکار بۆ چۆکەوە شتێکی نۆرماڵە بۆ پاراستنی هۆڵەکانە لە شتێکی دەرەوە کە ژاوەژاوێک لە دەرەوە نازام چی هەوڵ بدەن هەموو ژاوەژاوەکان هەموو شتە نائاسایەکانی چواردەوری هۆڵەکان بپارێزن یعنی ئەمە گرنگە بۆ ئەوان تیمەکانی تەندروستیش من سوپاسیانەکەم و هیوابدارم تیمەکانی تەندروستی زۆر بەجددیتر بە وریانەتر لە خەمی تەندروستی قوتابی خوێنکارا بن داوایەکی ترم بۆ بەڕێوبەری هۆڵەکانە یعنی بەڕێوبەری هۆڵەکان ئەم ساڵ ژماری هۆڵەکان 2338 هۆڵە کە ساڵانی پێشوو کەمتر بوو لەمە ڕەنگە نیوەی ئەمە بوو بێ هۆکارەکەیشی لەبەر کۆرۆنایە هەرچەند شێوازی پرسیارەکان بە جۆرێ لە جۆرەکان ئەوەیە کە ئەم قوتابی و قوتابی پشتەوەی پرسیارەکانیان وەکو یەک نییە ئەم ریزە جۆرێک پرسیارە بە ئەو ریزە جۆرێکە ئاوا بەو شێوە دابشکراوە بەڵام پێویستە زۆری هۆڵەکان هۆکاری سلبی نەبێ یعنی کاریگەری خراپی لەسەر قوتابیان نەبێ لە یەکێ لە هۆڵەکان زۆر بە ئاسانی یعنی قوتابی خوێنکار جوڵە و نازام ئاسانکاری بۆ بکرێ بە جۆرێ لە جۆرەکان لە هیچێک لە هۆڵەکانە زۆر تند و تۆڵ بێ بۆیە پێویستە دڵنیام ڕێنمایەکانی وەزارەت و خودی وەزیریش کە من قسەم لەگەڵا کردو دووسێ جار لەسەر مۆزا و ئەویش خۆشبەختانە هاتوۆتە پێشەوە ڕێنمایەکان وەکو یەکن هۆڵەکان وەکو یەک دابشکراون وەکو یەک پرسیارەیە وەکو یەک ڕێنمایی گیراوەتە بەر هیوادارم قوتابی خوێنکار لەم ماوا کە هەیە زۆر ئارامانە لە خۆبردوانە بە چاو بوون یعنی سەیری داهاتوو کە داهاتوویەکی گەشت پرشنگدار چاوەڕێیەکە هەوڵ بدا هەوڵەکانی خۆی بخاتە سەر کاغەزەکان زۆر وریابێ لە کاتی وەڵامدانەوە ببوورە کاکشان ئەم تۆزە لەسەر وەڵامدانەوە قسە بکەم گرنگە قوتابی خوێنکار سەرەتا کە ئەچێتە هۆڵەکانی خوێندن بە ناوی خوا بڕواتە هۆڵەکان یعنی پێویستە هەندێک دوعا هەیە بیکە هیچ شتێک لە ئەم سەرزەویە بە بیسمیلا دەست پێ بکەی ئیلا بەرەکەتدارە بێ بۆیە گرنگە بە بیسمیلا دەست پێ بکەن کاتێک جوان سەیری پرسیارەکانیان بکەن پرسیارەکان با زۆر جوان سیرکەن سیر بکەن چەند فەرعن چەند پرسیارن تێبینیەک لەسەر وەرەقی پرسیارەکان هەیە کە ئەمە زۆر گرنگە لە کاتێکا کە وەڵامەداتەوە ئەچێتە سەر پرسیارەکان شەر نییە ئەو بۆنەوەنە سیرەکە یەکەم نازانێ بەس دووەمە زانێ سێم نازانێ بۆنەوەنە چوارەم پێنجەم شەشەمە زانێ ئەوەی نایزانێ لە سەرەتا کاتی خۆی پێ و مەشغوڵ نەکە یەکسەر بڕوە چی زانی ئەوە جوابداتەوە دوایی دووبارە دێتەوە سەر ئەو حاڵەتانی کە نایزانێ و هەروەها قوتابی خوێنکار زۆر گرنگە لە کاتێکە وەڵامەکان ئەگوازێتەوە بۆ سەر وەرەقەی سۆما ئەو وەرەقەی سۆمایە یعنی زۆر ئەبێ زۆر ورد بێ لە سەرەمە ئیمجا گروپەکەی خۆی لەبیر نەچێ ئێکسە ئەیە
بیە سیە دیە چی ئەوانە زۆر گرنگە گروپی لەبیر نەچێ لە زۆر گرنگە سەیری وەرەقی پرسیار کا بزانێت چی ئەزانێەوە جوابداتەوە دوای وردە پێداچوونەوە بکە و زۆریش گرنگە وەڵامەکانی گواستەوە بۆ سۆما لەو کاتا کوژانەوە نەکە چونکە هەموو کوژانەوەیەک ڕەشە بێتەوە ئەو کاتە دووشە ڕەشە بنەوە دووشە ڕەش بوو لە وەرەقەی سۆما هەردووچیان ڕاستیشی نووسی بێ کوژانەوەکە دیار نیە لای ئەم بەڵام لە جیازەکە دیارە هەردووچی با هەڵا ئەبێ بۆیە دایک و باو ئەم ڕێنەوانەیەش بدەن بە قوتابیەکانتان هیوای سەرکەوتنیان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵە سکرتێری ڕێکخراوی قوتابیان کەوا لەم تەورەیە لەگەڵ مام دکتۆریان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت بینەرانی عزیز سپاس بۆ هاوکارانم و سپاس بۆ ئێوەش کەواتە ئەم کاتە بینەرمان بوون بەم شێوەیە بەرگەو بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەخواتە نەسپێرین خواتان لەگەڵ